سیری کە بزانە ئەمە جوانە سێری کە ئاها بەم شێوەیە جوانە هاوڕێیان لە ڤایبەر تۆ بەڕاستە بابە و ناوە بێتامە خۆش نییە ئەگەر ناوەکەت گۆڕی ناوێکی خۆش پرسیار لەم نەکەن ئەڵم ناوی بنێن جوانەکەی ناوەکەی بگۆڕ ناوەمان دەستنیشان کرد بێدەنگ بن خانمەکان یەک دقە بێدەنگ بن هەر کەسێک ئەوێت ئەم ساڵ لە فستیڤاڵی مۆدە بەشداری بکات بەناوی خۆی بنووسێت نێر بینیت خانمی سامانی ئەمڕۆ جۆرێک بوو ئەو ئافرەتە زۆر سەیرە کەس لی تێناگات لە بەیانیەوە ئاوە بیانوە گرێت تێناگەم بۆچی لە ژوورەوە عینەکی کردوتە چاوی ئەی لەوانەیە شەرم بکات ها لە چی؟ لەوانەیە دوێنێ شەو مێردەکەی لی دابێت نا بابا مێردەکەی دکتۆرە دکتۆر بێت و دکتۆر نەبێت هیچ جیاوازیەکی نییە تێنەگەیشتووە ئەزانی چی پرۆفیسۆریش بێت جیاوازی نییە پرۆفیسۆر خانم ئاخر جارت بێت دەست لە کەلوپەلەکانی من بدەیت ئەوە چیتە تۆ بێئەدەب دەی بڕۆین بۆ کەرەج بۆچی؟ ئێوە ڕەزادەی بەدوامە باخێکڵکی ئاوفرەمەیە بیخەرە ناو دەستت ئێمە خانوو لە باخەکە دروست دەکەین کە جوانە دیارە یەکتریتان زۆر خۆشەوێ ئەها خۆشە بابە زۆر لەو باشترم وانە؟ نا باشە میهرەبانە ئێستا عاشق بووی؟ نا بابا ئەتێ براکانم لە ناو حەوشەکەیە گۆشا گۆش سەرم ببڕن خۆشێت نیم ئەی ئەو کوڕە چێ بوو؟ شاگردی مارکێتەکە؟ بابە خۆ من عاشقی ئەو کوڕە نەبووم من هەر ئاوە خۆشمەویست ئەو تەنانەت سەیریشی نەکردم خۆشەویستی چی؟ من لە تەمەنێکی هەرزەکاری بووم دەموچایەکی پڕ لە زیبکە و لوتێکی ناشرینم هەبوو سەرنجی فڕێمە بیخە دەستەوە ئەگەر ناتوانی بیا بە من حاڵم زۆر خراپ بوو تۆ کەم پیاوانت خۆش دەوێت بالیخانت بینیوە ئەکتەرە تورکە شازەکە ئەڵێم ئەو زۆر جوانەڵەکەی هەیە سمێڵی زۆر جوانە و باڵایەکی بەرزی هەیە پیاوانە من زۆر سەری فیلمەکانیەکەم بەڵام براکەم پێی خۆش نییە من و دایکم بە یەکەوە سەریەکەی آخر زۆر قۆزە زۆر جوانە ئەوە لە کوێ دەست دەکەوێ بابێت بڵم من شێوە و هەیکەلی پیاوانم بەلاوە گرنگ نییە من پیاوێکم خۆشەوە ڕەزیل نەبێت بخۆ دەستکراوەش باشە بێنە مێردەکەت غیرەت لێکە؟ ڕەزا؟ نا بابە تەنانەت بوون و نەبوونیشی جیاوازی نییە بەو جۆرە چاوچنۆک نەیار سەری و کوڕەکە ئەیبینی؟ کامە زۆر لە بالیخانە چێ ئەی خۆیە باوەڕ ناکەم ئەواڵی کە سمێڵەکەی هەیە ئەو براکەی منە سیا ها بۆچی نێت و تۆ برایکی باڕێ لە نزیکەوە ببینە ئای بە بۆ کوێ بچین من درەنگە بێ بڕۆمەوە بە ماڵەوە یانی نایی؟ ناتوانم بێم تۆ بڕات لەگەڵ نەیار هیچی پێ نەڵێیت مەلی وەرە با بتکەێنی نا ئەوەنە دوور نییە خۆم بە پێ وەرە سەرکەوە و ناز مەکە ببورن لە کاتی شتانەگرم تکاکەم خاتون بەڕێزن لە کاتگرتنی چی بۆ چۆڕۆن من یەک دوو کۆڵان لە سەروتر دابەزم هەر ئەو دوو کۆڵانی سەروتر ڕەزا سەختین هۆمی یەکەم تا تەواو کرد نازانم ئەبێت تەواویان کردی بێت نازانم چییە تۆ هەموو ڕۆژێک لەوێ چی دەکەیت کە ڕۆیشتی نەیبینیت نایت بڕۆین بۆ کەرەج نا من درەنگمە ئەبێ بڕۆم دەبا بڕۆین ئەرێ بابەت چیەکەی لە ناوەڕاستی جادەکە ئەگەر لام نەدایە ئێستا مردبووی داخە کاکە بڕۆ بەڕێی خۆتۆ بابا بۆ ژەڵێن سایق ببورن لە پڕێکاتە بەردەمم ئێوە باشن ئایا گەردەست مەگا بەوانەی ئیجازە بەمانایە چیان لێ یەکەیت ئێوە چی بڵێن وایان لێ یەکەم ئێوە بەڕاست وەری مەگرن زۆر سپاس عەزیزتمیان خۆ حافیز سەلام بابە گیان سڵاو عەزیزی من سڵاو و دەرد ها ئەو سەرسەرێکی بوو لە سەرەکەیدا بەسیت کامە سەرسەری کاکە دەموچاوە پاکەرەوە دەی بکێشمە بەرچاوتا بۆ جوانکەم بڕۆ بابا بۆ مەگەر لەوە زیاترە زانی دیسان چی ڕووداوە لە سیارە بێقیمەتێکادا باوکە گیان درۆ کات من خۆڕێکم لەگەڵ مێردەکەی منیان گیاند کاکم خۆی خیرە ئەکات 100,000 پێم وتی سواری سیارەی بێگانە مەبە
بابەگیان من خۆمەزانم سواری سیارە کێ بم و کێ نەبم جگە لەوە زۆر پێداگریان کرد تاوەکو من بگەن خۆ غەڵەتم نەکردووە دواتر ژمێردی هاوڕێکەکانی ئەوەی بەڕێکرد ئەو تۆ چیڵی نەمەزانی دەرگاکە چۆن بکەمەوە هەموو خەتای باوکمە کە زۆر بەدەمتەوە پێەکەنێ نا بابە ئیچی بکە بگری ئای بۆستە. چەند جوانە ئێستاژ نەتان هێڵا بزانم چارە نووسی و کچەچی بەسەریە ئەرێ دەبەسەیتر پێم وتبووی لە بەیانی و ناڕۆتەوە بە خولی درومانی دانیشە بابەت پەیوەندێکی بە تۆوە هەیە باوکم بڕیارە بۆ کێ بڕۆم و بۆ کوێ نەڕۆم ئافرین ئەمەش لە ئاپۆلەکانتەوە فێر بوویت بەڵێ دەمی من مەکەرەوە ها ئەگەر بیکەمەوە چ غەڵەتێک خەر هەڵمە گیرسێنە کوڕە من هێشتا نەمردوم غیرەت و پیاوەتی هەڵگرە بۆ کاتێک کە ژن دەهێنی لەو کاتەوە ڕۆشتی بە خولی درومانی دەمە درێژ بووە چارتەکەم ئاوا بکەیت تووشی شتێک دەبێت بە سەرمادا دەمێنێتەوە ها بابەکیان ئای بابا یانی من خراپ دەڵێم خانم دەنجە و تەلەڤیزیۆنە تۆزێکم کەوە جاداوە کارکوا هەیە خۆ تا ئێستا کەس لە دەرگای ماڵی نەداوە دەڕۆی بۆ خولی دورمانی بڕۆقەینە بەڵام نامەوێت سواری سیارەی بێگانە بیت ها محمود بەڵێ لە سمێنەوە خۆت مەلی دەبێ بۆ خولی دورمانەکە دوێنێ لە ناکاو بۆچی دیار نەمای سیای فەقیر هاتبوو بۆی تۆ ببینێ وەڵا کوڕێکی زۆر فەقیرە تۆش ڕۆیشتیتەوە ماڵەوە وتمی تر ماوەیەک لەگەڵ برا بچووکەکەم یەم و ئەڕۆم پێم وایە یەک دوو ڕۆژ بێ ئیتر خۆیمان دوو بێوازە هێنێت ژمارەکەتی ئەوێ کێ چێ بالی خان ئاها وەڵا جوان لەگەڵ یاڕۆی تووە سۆڕیتەوە جەوێکی خۆش وەرەگری آخر نەیار نێر و زەهری مار مەبەستمەوەیە لەوانی ئەو کاتە بێت کە تۆ دەبی بە بوچی ئێمە تێگەم بەڵام خۆ بە تەلەفۆن نابێ ئەزیزم ئەمەوێ بوو بینم وای نا من ناتوانم بێم باشە خۆتە زانی کە هەر ماڵە و یاسای خۆی هەیە مەکە دەست لا بە کوڕا چی بوو بەدەستی چەپ و ڕاست دەستی بۆ ئەبەی خەسوود بوو گیانەکەم کێشای بەدەستمە هەر ئەوە ماوە ژنی کۆڵانەکان بهێنی ئەیهێنم و باشیشە هێنم چی ئەهێنی مەبەستم تۆی ئاڵم تۆ هێنم گیانەکەم باشە خۆ تۆ هێشتا من بەباشی ناناسی نا باشت ناسم من مرۆڤ ناسم تۆ بەس بڵێ منەچم خێرا فڕۆکەیە گەێنم و گەشتیارەکاندا بەزێنم و فڕۆکەکایەنم بۆ تۆ نازانم بۆچی لە بەردەم تۆیان ناتوانم بە باشی جواب بدمەوە لە ماڵەوە بە باشی جوابی هەمویانەیەمەوە آخر لەبەرەوەی من قسەی ڕاستەکەم ئێستا شەروەکو کچێکی عاقڵ هەرچیە کەوتم گوێی لێ بگرە و بڵێ باشە باشە ئافەرم بۆ تۆ ئەمەوێ بوو بینم نابێ ئەڵێ من ناتوانم بێمە دەرەوە بڕیار بوو تەنها بڵێ باش باش ئەمڕۆ خولی دوورمانت هەیە بەڵێ دەرگایەکی لە دواوە هەیە کە لە کۆڵانەکەی سەرەوەکرێتەوە باش سبەینێ بەیانی لەوێت بینم باش سلام دوانەکەوی ها ئەوە تۆ لەکوێ بوودی خێراکە بڕۆ کتێ دەبڕۆ چاوەڕێتە ئێرە کوێیە؟ شوێنی یەکتربینینمانە شوێنی دەوڵەمەنەکانە بەڕاستی پرسیارەکەم گاڵتەم کرد بابە هەنێ جار گەشتیاری دەرەکیان بۆ ئێرە زۆر خۆشە دڵڕفێن و ئاسوودە بەخشە نوکتە ئازانی؟ نا بەڵام منی زانم شیرینی چی خۆیت؟ هیچ بابە ئەمڕۆ تەقیم ئەوە نەبخۆم باوەڕ کە 1 کیلۆ قەڵەو بووم 1 کیلۆ زۆر باشە باشە هیچ بووە و کابرایەوە سێرمانەکات تۆش لە شوێنی خۆتەوە دانیشتیت و پێکەنی ئەو داماوەش بە خۆی تێگات سەیری سەر و بیچمیکە باشە تو خوا خۆی خوشک و دایکی نی ئاوا سێری کچی خەڵکیەکات ئەرێ بابە ڕۆشت ئیتر سێرم کە دڵم نایەوێ هیچ کەسێ پێکەنینەکانە ببینێ حەزەکەم تە ناخۆم سێریکەم گوناحە حەسوودم ئیتر حەسوود نەبینیوە سیاماک سیاماک سیا سیا گیان کەمێک لە تۆ ترسم خراب نییە پیاوە بێ کەمێکیش سامی هەبێت خۆ پێت ناخۆش نییە کەواتە وەرە لە نزیک مۆدانیشە چییە؟ باشە بۆ شێوە مێڵە شەرمەکەم کارێکی باشەکەی باشە دەیان ساڕێنە باخچی هاوڕێکەم لە لەواسان هەوایەکی زۆر خۆشیەیە نا بۆ؟ ناتوانم بێم شیرینیەکە شەر لێرە ئەخۆین بۆ
بوستن ئێستا من پێڵێ باشە پێی بڵێ ئێستا من دەست پێکەم دێڵە کاکەسیا لە بازی شۆفێرەکەی ئێمە تۆ وەرە شۆفێرەکەی ترمان زۆر بێتامە منیش پێم خۆشە کاکەسیا لەگەڵ کاکەسیا ئاسوودەم خۆحافیز خۆحافیز ئەزیزم گەیشتین بەسەری دڵ گەیشتین ئەوانانەی مامۆستا پێویستی بیرت نەچێت خۆت لەگەڵ ئاگاد لە خۆتان لەگەڵ هێواش پێویدا باز نەبووتم شتێکتان پێ بڵێم منداڵەکانی ئێوە زۆر جوان دەبن شتێکشتان پێ بڵێم کاکە ڕوودانی کەسێکی زۆر خوێنتاڵە ببوورە سێشیشاندن خۆتان لەگەڵ خۆحافیز بێ خوا لەگەڵ چارەگران و خوێنتاڵی هیچم نەکردووە کە نەگەڕ ڕویان پێ بەم سواری سەرمانە بن خۆش بە حاڵی ئەوانە ژیانیان هەیە و منی ژیانم هەیە بۆچی؟ نە ئەوەی ئازاد بم نە ئەوەی کە بمێ قسێ بکەم هەزار جار لە ڕوومی ئەیەنەوە زۆر باشە ئێهار لەبەرەوەشە من تۆمەوێ خۆ ئەوانە ناتوانانی ژیانیان لەگەڵ بەسەبەری بەو شێوەیەش نییە سیرکە ئەوانە ئەبن بە دکتۆر ئەبنە ئەندازیار پایەدار محتاجی دەستی کەس نابن ژیانێکی خۆشیانە بێ باشگوێ لە مێردەکانیان ناگریان شەڕ لەگەڵ مێردەکانیانەکەن وەکەوەی لە وەحشیەک لە دایک بوو بێتن نازانن تەفاهم چییە جانتاکانیان هەڵەگرنەوە ڕۆن و داوای تەلاقەکەن و خواحافیز من هیچ قسەت قبول ناکەم ئەی باشە تو بۆچی نەبووی بە دکتۆری ئەندازیار لە خزانەکەی ئێمە ئاخر پلەی خوێندن بۆ کچ دیپلۆمە باشتر چی؟ آخر هەر لەبەرەوەشە منەڵێم یا مەلی یا نەلی سیازێتم هەیە باشە تەواو ببوورێ یا مێلی یا لێلی بۆچی واکەیت بێتاقەت بووم بێتاقەتی؟ یا مەلی یا هیچ کەسی تر دیسانەوە مەلی بڕۆین بڕۆین سیا دوێنێ شەومێشکی دایکمی بردەبوو بۆ ئەوەی بێتە داخوازی تۆ کچە شێتە بۆ زوویە؟ منیش تێناگەم بردت زۆر جوانیش دڵت برد بێرمەتی دیەک خوڵێک بۆستە جلەکانی خاتومە هەشت ئامادەن؟ بەڵێ ئامادەیە بەڵێ ئامادەیە وەرن بیبن ئەری من باسی چیما کرد؟ دڵیم بردووە بەڵێ لەناو ئەو هەموو کچەیە تەنیا تۆی دیاری کردووە بەخوا شتێک هەیە ئەڵێ ڕەوشت بەرزیەکەی خانەدانیەکەی ئەوانەی بەدڵە لەناو ئەو هەموو کچەیە؟ کچێ بۆوە ئەڵێ تۆ چیتە دڵی ئەوە ئێستا توی دەست نیشان کردووە دێ و دەڕوا لە تۆوە پرسێ و لەبارەی تۆ قساکە ئەڵێ چی بڵێم ئیتر منیش ڕوخساری و شیرین بوونەکەی شیم خۆشەوێت مەلی من ئەڵێم زوو هاوسەرگیری مەکە تۆ بێعەقڵێتەوە شوو بە براکەی من بکەی سیا زۆر باشە زۆر باشە ژمارەی ماڵی ئێوەی بدەمێ سیرکە حەزەکە ماڵ و ژیانێکم بۆ خۆم هەبێت بەڵام تا ئێستا باش نایناسم وە بزانم هێشتا زوو بۆ ئەوە ئای ژیان بەیانی ژوەرە بۆ خۆ سەرێک لە ماڵی ئێمە بدە باشە هەر پرسیارێک هەر شتێک تێ لەو بپرسە باشە نا ماڵەوە نا مۆعیدی لەگەڵ دانێم سبێ بێتە هەمان شوێن وەرە بە لێوە دانیشین ئەی خۆیە سەیری ئەوانە کە چەند جوانن منیش حەزم لێتی 4 دانەی خنجیلانە 4 دانە؟ واتە نەدانەیەک و نەدوان بەڵکو 4 دانە بەڵێ سیا جانی سیا ئەگەر ڕۆژێک بووم بە خێزانت بە قسەم نەکردی بە چی لێمەیەیت؟ بەدەست دەست چییە؟ ئەبێ بڵێ بە شێوازێکی نەرمونیان لەو ڕۆواڵیت بە شێوازێکی نەرمونیان کەوای لێمەیەیت براکانە بەچی لێتێن؟ کێوتۆتی براکانم لێمەیەن؟ وای براکانم پیاوی ژیانی من نین من پیاوی ژیانتم؟ مەگەرەکرێ لە تۆ بدرێت؟ تۆ فەرمان بکە منە منۆکەری تۆ هەتا کۆتایی تەمەنم پێڵاوەکانە بۆ دانێم وە بمە خزمەتکاری تۆ ئێستا بیتە خێزانم بڕۆم دەستەکانم شەمەوە بیر بکەمەوە بێن پێتەڵێم بە جانتاوە ڕۆی؟
چی بوو؟ بیری کردەوە؟ ئەبی بە خێزانم؟ نا نەخێر نابم. بۆچی نابی؟ ئەبی تو باشی ژەبیت. ئەوە چیەکەی؟ هەمانەوەکاری کە تۆ کردت. حەزم لەو جۆرە گاڵتانە نییە مەلی. ها بۆ خۆت. بەڵام حەزم ناکرد سەیری جانتاکەی من بکەیت. ویستم خەیاڵم ئاسوودە دەکەم. لە چی؟ کاتێک کەسێکم خۆشەوێ بۆ شێوەیەم لێت بەدەست خۆم نییە زۆر زانیەکانم دەست پێەکەن. چییە؟ ئەتەوێ گرنگیت پێ نەیەم؟ ئەمە بۆ تۆیە. سیامەک زۆر جوانە. ئەی خۆیە بەلاتەوە جوانە؟ زۆر جوانە بەلامەوە. دەست خۆش. سڵاو مەلی خان. سڵاو کاک جەمال. ماڵەوەتان باشن؟ زۆر باشن. سڵاوی منیان پێ بگێنە. ئەو کێ بوو؟ بەدبەخت بووم سیا. کێیە؟ وای سیا بەدبەخت بووم هاوڕێی براکەمە. تۆ لەکوێ ماناسی؟ ئێمە لە یەک گەڕەکین لێرە چیەکە ئاخر؟ وای خوای گیان من چەندە بەدبەختم. مەترسە پێشەوەی لای کاکەت قسە بکە من تۆم بردووە. ئاخری ناوێ ئەوە 3 مانگە من بیری لێکەمەوە تەنها ئەوەی ماوە تۆ بڵێ باش. باش. تۆ ئەو کوڕە بێ ئابرۆ لەکوێ دۆزیوەتەوە؟ دایکی ڕازی نەبوو. لەکوێ؟ لە کوچە و کۆڵانەکان وانە؟ کوچە و کۆڵان چییە برای نەیەرە؟ خۆ تۆ پێشتر وتم مێردی هاوڕەکەتە. چەند درێژەیان پێدا دراماکەش تەواو بوو. ئەو کوڕە زۆر بێت چاوەڕوە پەنجەی لێمان ڕادەوەشاند. ڕێکۆک و خۆت بڕۆکەمێ سەر و پرچە چاکە. یەک دنیا قسەی کرد. خۆ نەیەڵە دایک و باوکێر قسە بکەن. باوکی دامامی هێشتا لێی دەترسا. دڵنیام دیبلۆمیشی نییە. بۆچی ناهەیەتی جگە لەوەش نێر ئەڵێ پاسەکە هی خۆیەتی. هی خۆیەتی یان هی باوکی ها؟ ئەو تەنها شوفێری کۆڵانەکانە. جا چ ئایبێکی تایە؟ تۆ تەوێ بە تەواوی ژیانە بڵێ مێردەکەم شۆفێرە؟ ئاخر لەگەڵ خوشکەکەی بەیەکەوە ئەیانوێ خانوو دروست بکەن لە کەرەج. هەموو کەسێ زەواجەکە بۆی 3 هەنگاو بەرەو سەرتر بچێ. ئەمریکایەک شوێنێ باشترە. بەڵام خوشکەکەی من ئەوێ بچێ بۆ کەرەج. مەگەر چیەتی؟ بابەگیان شتێکاڵم پێتان ناخۆش نەبێت. تۆش لە سەرەتای هاوسەرگیری تا شاگردی وەستایەک بووی مەگەر نەبوویت؟ بەڵام ئێستا خۆتان کۆگەیشت و مەکتان هەیە و زۆر بەرەو پێش چوون هەموو کەسێکە گۆڕێت. کاتێک من وتم نا یانی نا. هی ڕاوەسە بزانم بۆ کوێ؟ ئەچمە خولەکە. ئیتر پێویست ناکا بڕۆ یەڵا بۆ ژوورۆ بزان. بۆچی کاکە؟ وەتم بۆ ژوورەوە. بابەگیان گوێم لە دەنگ نەبێ کێشم بەدەم تا بڕۆ ژوورەوە. مۆبایلەکەت نایدەم. ئەگەر تۆزە لێدام خۆی ئەیدەی. خۆ لێت بە زیاد بێ. تۆ تەوێ لەگەڵ ئەو کتە هاوسەرگیری بکەیت وتم پرچت کورتکەوە. من ڕێگە بۆ نادەم. دایکیش ماڵی دەرمانی خوارد. کورەدا بڕۆ بابە. کچە جوانەکەی من تۆ دەتەوێت لەگەڵ دایکی خۆت یاری بکەی؟ ئادەی وەرە بابەیەکەوە یاری بکەین کچەکەم. ئێ باشە دەقێک وەرە خوارەوە بابوو بینم لەسەری کۆڵانەکەم. نا من ناتوانم بێمە خوارەوە چاویان لەسەرمە. باشە کەواتە چارەسەری ئەم دڵێ من چییە کە بۆ تۆ تەنگ بووە؟ چی بڵێم من خۆشم نازانم بەخوا. ئاخر ناتوانم بێم براکەم بمان بینێ هەرتووکمانە کوژێت. چی ئاڵەیەیت؟ بەڕاستمە وەکو فیلمەکان ڕاکەین و دواتری ژەوان لە ترسی ناموسی خۆیان تۆ بە ناچاری ئەدەن بە من. نا من ناتوانم ڕابکەم من بە هیچ شێوەیەک ئەهلی ڕاکردن نیم. ڕێگایەکی تر بدۆزەرەوە. ئەو لەگەڵ چی قسە؟ لەگەڵ هیچ کەسێک. کاکە ئاخر کاکە بۆستە. کاکە کاکی تکایەوە مەکە بەڵێن بێ ئاخر جارە. بۆ گۆڕستان تۆش داچۆ بادەم و چاو نەشکێنە. من ئەم شەو دەستم بێ ئەبرۆ لە گۆڕەنیم. لەسەر چی بەشەڕات؟ ئەیوێ لەگەڵ ئەو کوڕان ڕابکات. ئەی خوا من بکوژێ. قسم لە قسەی ئەوەیە کردو تاکو ئەمە دووەم جارم بێت. من خۆم گوێم لێبوو. چیت گوێ لێبوو؟ من پێم وت کە ئەهلی ڕاکردن نیم ئەو شتانە ناکەم. دەوێت چی بکەیت؟ یان توخوا باوەڕم پێ بکە من پێم وت تۆ لە دەور و ئەی قاچم بشکێ چاوە دەراوە تۆ چی غەڵەتێ بکەی؟ بۆچی هاوارەکەی بە ئارامیش قسە بکە هەر گوێم لێ بێت؟ ڕەنگە و سەرسەرێ بێ هات بێت. کاکە غەڵەتم کرد تو ئەو خوالێتە پاڕێم و کارت بەسەر ئەوە نەبێت. هەرچەندێک تەوێت لە من بە بەڵام کارت بەسەر ئەوە نەبێت کاکەمە دوجارە. یانی هەتاوەکو ئەو ڕادەیە؟ تۆیەوێت ئەم ماڵە دەرگای هەیە با لە دەرگاوە بێت.
بۆ مەگەر نەهات ئەوە چۆتە ناو دڵتەوە دەتەوێت ببی بە خێزانی ببە کێشە نییە بەڵامی تر پشت بە من نەبەستی من کە باوکی تۆم پێت دەڵێم ئەو کوڕە پیاوی ژیانی تۆ نییە بەڵام من توانای قسە و قسەڵۆکی خەڵکیم نییە ها هەرچی ئەمە دابینکردنی مارەیەکە ئەمەش بێگومان دایکت بۆتی دابین دەکات ئاگدار بە کە پێت لە ماڵە خستە دەرەوە هەر بەڵایەکە بەسەرابێەوە خەتای خۆت بووە بڕۆ پێی بڵێ سبەی لەگەڵ دایک و باوکی دابێن با بزانم قسەی کۆتاییان چییە ئافرین بۆ ئەم هەڵبژاردنە بە یارمەتیت خانم تۆزت مەکێشە نەر فەرموو ئەوی شۆک و خوشکم وایە بێگومان ئەو ملوگەردنە داپۆشەبانەبی بە چاوەوە سوراوەکەش لێکەرەوە مەگەر تۆ پۆلیسی؟ بەڵێ هەم پۆلیسە مام شێتی تۆم ئۆخەی ڕۆشتن ئەی خوایە بووکەکە چەند جوانە ئیشەڵا پیرۆزی بێ جانم وانە؟ سیا کچەکانی خولی درومانەکە هەروە خەریکن نامە ئەنێرن یەک دنیا نامەیان ناردووە ئەزیزم خاڵیشم دنیا نامی ناردووە سیا وەرە سێری کە دنیا ڕسمی ناردووە قوربانی خاڵم بم سێر کە چۆن و ڕسمانی گرتووە واز لەو تووڕەیە بێنە زاوا زێڕینە بەسەمەلی خۆت و کوژنە خراپەکان لێ مەکە داوات کردووە داخراوە تکایە دواتر پەیوەندی بکەرەوە سەلام دایکە سەلام لە ئێستادا بە خانم بانگم بکە با بزانم دواتر چیە بێ جوان خۆت گۆڕیوە بۆ کوێ ڕۆی ئاگات لە سیا هەیە؟ نا شتێک بووە؟ من چوزانم پرسیار لە خۆی بکە دوێنێ شەو چیت پێ ودوا هاتە خوارەوە دوێنێ شەو لە خوارەوە خەوت؟ کاکە ئەوانە لەوێ هەڵگرا باخچەکەتان هەمووی تێکدا سەلام باوکە چۆنی باشیت؟ بە دوای سیا ئەگەڕێیت؟ بەڵێ ڕۆیشتووە بۆ سەرکار ئەگەڕێتەوە زۆر سپاس دەکەم تۆش ئەو جلانە لا بە بڕۆ خۆت بگۆڕە دنیاە کارمان هەیە زووە گەڕێمەوە بەدوای چی ئاگەڕێ خوشکم؟ سیامەکی ڕوودانی سیارەکەی لەوەیە سوپاس هەر لێرەوە بڕۆ سیا ئەو تۆ چێکەی لێرە ئەو سەرۆشکڵات چییە؟ ئەو تۆ بۆچی بۆ شێوەیە هاتوو بۆ ئێرە ئەڵێ بۆچی هاتووی؟ هاتوم قسە لەگەڵ تۆ ئەنجا لێرە قسە لەگەڵەکەی خەریکی ماویدکاریت؟ شەرم کە کاکەوە هاوسەرمە ئیشی فڕۆکەخانەت هەیە ها خۆ مەزانم ڕەحیمم ناردوو بۆ لە فەرمیەکانت کوا ئێستا لە بەرەشە تێکداوە چاکێکم چییە بۆچی وەستاوی بڕنەو سیارەکە بۆچی لە بەرچەوی هەموو پیاوە وەستاوی سەلام سەلام بەخێر بێتەوە تۆ بڕۆ سەرەوە زۆر سپاس دەکەم کە هەموو یارمەتیت دایم بووکە خان کەی هاتە دەرەوە نیوەڕۆ هات هەواڵی تۆی پرسی دوایش بێ ئەوەی هیچ یارمەتیەکەمدا ڕۆیشت نابێ بەبێ پرسی من بۆ ڕابۆی شوێنێک تێگەیت بەو شێوەیە هیچ وەڵامێکت دەست ناکەوێت سیامەک بڕۆ سەرەوە تێ بگەێنە با بزانێ بۆتە بووکی کێ بۆتە بووکی کێ ئەتەی خواردنێکت بۆ ئامادە بکەم؟ سیا ئەو هەڵسو کەوتانە چییە؟ باشە بۆچی وەکو مناڵ لەم تۆراویت سیا؟ ئەگەر پەشیمان بوویتەتەوە بە مڕە دەڵێم بێت و بمباتەوە بتباتەوە؟ بۆ کۆت بباتەوە؟ مەگەر ئەمە ماڵی پورتە؟
ئارام بە بۆچی هاوارەکەی گوێن لێ بێت باشەکەم کە هاوارەکەم ئەی بەوا مەکە ئەسڵەن نەمەوێ هەمویان گوێن لێ بێت هاوار مەکە هاوارەکەم لە بەرەوەی بزانی کە ئێرە ماڵی باوکە نییە تێگەیشتم ئەسڵەن هەرچێکی کە تۆ بیڵی هەر ئەوەیە تۆ بەس هاوار مەکە باشە پێم بڵێ بۆچی سەری خۆت داخستو هاتووی بۆ گەراجەکە سرم داخستووە بەڵێ یعنی من مانگام لە مانگاش مانگاتری کە هاتوو بنەوە پیاوە دایک و باوکت گوێن لێ بێ جا گوێن لێ بێت باشە بۆچی وا قسم لەگەڵ من هەروە قساکەم وا دیارە تۆ تێناگەی لەگەڵ چێو لە کوێژیت هەستاوی بۆ شێوەیە هاتووی بۆ گەراج بوونەوە هەموو پیاوەکە چی ببێ بۆ ئەوەی ئابڕوم ببێ ئێستا من بوومەتە جێگای باسیەوان کە قسە لەسەر جەستەی خێزانەکەم بکەن قوڕ بەسەر منە بێ لە سپینەوە جوم لە تعلیقیەوان بێ باشە بمبورە نە ئەوە بەهاتمایە بۆ ئەوێ وەرە ژوورەوە تۆ بۆ شێوەیە ئابڕووی منە بێت سیامەک بمبەخشە بەڕاستی داوای لە بورنەکە من ئەوە ئەمڕۆ بەهاتمایە بۆ ئەوێ بەڵام پێم بڵێ تۆ بۆچی بەو شێوەیت لێ هاتووە دوێنێ شەو یەکەم شەوی ژیانی ئێمە بوو یەکەم و کۆتایی نییە تۆ بێ شوێنی خۆت بزانی شوێنی خۆم سیا ئەکرێ ڕوونتر بیڵێ هەتا من تێبگەم تێگەی بە زوا خۆ دەرەخی کە تێناگەیت باشە هەرچیە کە تۆ بیڵیت ئاخر قوربانت بم تۆ وەرە بۆمی ڕوونکەوە تا من تێبگەم لەسەر مێزی مارەیەکە لەگەڵ ئەو کابرایە باسی چیتان نەکرد کابرا کێیە سیرکە دووبارەوە خۆ دەرەخی کە هیچ تێ نازانی دوێنێ شەو لەگەڵ چه قسەتە کە دوو پێیەکەنیت خاڵە مەنسوور مەڵێ مەبەستمەوە هیچمان نەوت خۆ ویستم بڵێم هیچتان نەوتوو لە خۆتانەوە پێیەکەنی ئاخر لێم گەڕێ با بۆت باسکەم ملوانکێکی بۆ کڕی بووم هێنا بووی بۆم هات پێم بات منیش بەگوێ چرپاندم وتم هەڵبژارنەکە زۆر جوانە دواتر چیوت پێم بڵێ دوایی هیچی نەوت دنیای قسەتان بەیەکەوە کردو پێیەکەنین چی بە تۆ دوا پێیەکەنیت یعنی چی مانەی نییە ئیتر کە مناڵیش بم هەروای پێوتم لێوێش هەروای وت ویستی گاڵتەم لەگەڵ کات خەڵاتی کردووە پیاوی بێ ئابڕوو پیاوی بێ ئابڕوو چییە چیەڵی سیامەک خاڵمە خاڵتە بەڵام بێ ئابڕۆ تاکە پیاو کە لە ماڵەکەمانە پیاوێکی پیاوانە بێ ئەیش خاڵە مەنسوورمە ئەمە پیاوە پیاوانەکانتانە بێ ناپیاوەکان چۆن بن بۆستە من خەریکم لەگەڵ تۆ قساکەم ئەوە چیەکەی شانت شکاندم تۆ شاوڕێی منە برد سوێن بەخوای گەورە ئەگەر لەبەر خاتری تۆ نەبووایە دوێنێ شەو خاڵتم ڕەوانەی گۆڕستانە کرد ئەوەش بزانە لەمە و دووە هەر کەسێت تۆ بە شەکرۆکە بانکار ڕوبەڕووی منە بێتەوە سێرم کەمەلی سوێن بخۆ کە دوێنێ شەو هەرە قسانەتان کردووە سوێنی درۆ هیچی تێ ناچێت ئەوەی پێم وتی هەرەوە بڵێ سوێن بە گیانی سی هەرە قسانە بوو کەوتم بە گیانی سی هەرە قسانە بوو کەوتم بڕۆ خۆت بگۆڕە بەیەکەوە چینە دەرەوە لە ناشرینی چی لەبەرت کردۆ بڕۆ بیگۆڕە سیامەک هەستە سەما بکە بووکە خان و زاوا بە هەستن لاچۆ واز بێنە تااقەتم نییە لاچۆ ئاسڵان پێویستە هەردووکتان بە یەکەوە هەستن چییە حەزەکەی سەما بکەی باڵێ دەکەواتە بیکە کاکە مەسعود وازی لێ بێنە کوڕەکەم لە منداڵیەوە هەروایە دایکە گیان تۆ پێی بڵێ دڵنیام سەماعەکە ئاخر ئێوەی زۆر خۆشەوێت تۆ بێدەنگ بە مەلی چیڵێت وتم بێدەنگ بە خۆت چاکە نازانم دەیبانکی کە بەلای خۆت مەلی گیانەکەم دێ یارمەتیم بدەیت خواردنەکان تێ بکەین تۆ بۆچی دەست دەخەیتە ناوی هیچ کارێک ناکات و لێرەش بە خۆی وەستاوە ئەوە چی پێوتیت هیچ وەرە قاپەکانم پێ بدە بە خواردنەکان ئامادە بکە خانمەکان یارمەتیان ناوێ بەه ئەمە چیتان دروست کردووە نەخێر نایەنەوێ
تۆ فەرمۆ بە زەری بڵم بێت نابا بە زەری بۆچێ ئێمە خۆمان خواردنەکان ئامادە دەکەین پێویست بەو ناکەن. ئەوە خۆم هاتم تۆ بڕۆ بۆ لای پیاوەکان. ئەرێ ئەو ژن و پیاوانەتان لە چییە؟ ئێوە کارێکەکەن پیا و دەست لە هیچ شتێک نەدات. من لە ماڵەوە هەم قاپەکانە شۆم هەم چایش لێنم. سەوزەش پاکەکەمەوەی شۆمەوە مەگەروانیە زەری. باڵێ دەی بڕۆوە نەو خۆت شیرین مەکە. مەلی خانم ئەیسیا مەلی حەخان مەلی حەخانم سیا لە ماڵەوە یارمەتیتان نەدات؟ بەڵێ بۆچی نەیکات تۆ ناتوانێ وەڵامی قسانە بیتەوە. غەریبەیە کە بینیەوە خەریکە. یەکەم هەنگاو دەستپێکێکی سەرکەوتوو پێگەیاندن و چاودێری تەندروستی پۆلی هاوچەرخ هۆکاری فێربوونی سەردەمیانە باخچەی منداڵان و قوتابخانەی گەشە ڕۆڵەکانتان لە ئامێز دەگرێت بۆ بنیادنانی داهاتوویەکی گەش منداڵان لە تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی قوتابیانیش لە پۆلی یەکەمی سەرەتایی تا پۆلی شەشەمی سەرەتایی وەردەگرین خوێندن بە سیستەمی ئینگلیزیە بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتیەکان مامۆستاکانمان شارەزان لە بواری پێگەیاندن و ڕاهێنانی پەروەردەیی ڕۆژانە 2 ژەم خواردن پێشکەش دەکرێت بایەخێکی تەواومان بە چالاکیە هزری و جەستەییەکان داوە لە باخچەی منداڵان و قوتابخانەی گەشە ڕۆڵەکانتان چێژ وەردەگرن لە گەشتە خۆشنودی و زانستیەکاندا بۆ داهاتوێکی گەشی ڕۆڵەکەت باخچەی منداڵان و قوتابخانەی گەشە شایستەترینە ئێستا دەتوانن ناوی ڕۆڵەکانتان تۆمار بکەن هەولێر گەڕەکی هەولێریمێ ناو باڵەخانەی پەیمانگای گەشە هەولێر شەقامی 100 مەتری نزیک نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا بەرامبەر بانکی قەڵات لەگەڵ گەشە داهاتوێکی گەش بنیاد بنێ پەیمانگەی قەڵاو منارە بۆ زانستەکانی کۆمپیوتەر بە بۆنەی بەدەستهێنانی پلە یەکەمی پەیمانگاکەمان لەسەر ئاستی گشت پەیمانگاکانی شاری هەولێر بۆ ساڵی حوتان پێشوازی لە دەرچوانی پۆلینۆی بنەڕەتی دەکات و خوێندن لە پەیمانگاکەمان 5 ساڵە و بڕوانامەی دیبلۆم لەلایەن وەزارەتی پەروەردە دەدرێت بە قوتابیان نمرە و تەمەن و ساڵی دەرچوون مەرج نییە بۆ وەرگرتن کاتی دەوام ئێوارانە تەنها بۆ قۆناغی یەکەمی ئەم ساڵ کرێی خوێندن لە 1,800,000ەوە کرا بە 1,500,000 دینار کە بە 6 قس دەدرێت دابینکردنی پاسی هاتوچۆ و گەراجێکی تایبەت بۆ وەستانی ئۆتۆمبیلی قوتابیان یەکەمی سەر هەر قۆناغەیەک لە کرێی خوێندن دەبەخشێت بە ڕێژەی لە 100% و دووەم بە ڕێژەی لە 150 و سێەم بە ڕێژەی لە 125 داشکانی تایبەت بۆ ئەو خێزانانەی کە زیاتر لە یەک قوتابی هەبێت و قوتابی دووەم بە ڕێژەی لە 125 و سێەم بە ڕێژەی لە 150 داشکانی بۆ دەکرێت هەروەها داشکانی تایبەتمان هەیە بۆ قوتابیانی کەم دەرامەت کردنەوە و بەژاریکردن لە فیستیڤاڵی ساڵانەی کۆمپیوتەر کردنەوەی خولی فێربوونی زمانی ئینگلیزی بەخۆڕایی و ئاهەنگی یەکتر ناسین و گەشتی زانستی و خولی وەرزشی و لەگەڵ چەندین سیمیناری زانستی لەسەر دەستی ڕاهێنەرانی شارەزا بۆ وەرگرتنی فۆڕەم سەردانی پەیمانگا بکە ناونیشان هەولێر شەقامی 100 مەتری تەنیژ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا پەیمانگەی قەڵاو منارە بۆ زانستەکانی کۆمپیوتەر زانیاری تاوەرزێکێکە لە باشترین پرۆژەکانی شاری هەولێر بۆ چووکە لە ناوەڕاست و سنتەری شارە و هەموو شتێک لێ نزیکە کێشەیات چۆشت کەم دەبێتەوە شوقەکانیش 3 زۆر دیزاینە 85 متر 119 متر 204 متر هەروەها قستەکانیش 3 زۆرن $500 $750 $1500 قستەکانیش بۆ ماوەی 5 ساڵن زانیاری تاوەرز کۆمەڵەکشت لە خۆ دەگرێت وەک مەلەوانگە جیم مارکەت و کافتریا گەراجی سیارە پارک و یاری منداڵان دیزاینی ژوورەکانیش بەدڵی تۆیە شوقە واتە زانیاری تاوەرز چوار وەرزە بازاری فەرهەنگ موژدەیەکی گەورە بۆ کڕیارانی خۆشەویست چوار وەرزە بازاری فەرهەنگ هەڵدەستێ بە داشکاندنی بابەتەکانی بە ڕێژەی لە 105 تا 100دا بە بۆنەی هاتنی جەژنی قوربان گەورەترین داشکاندن دەکات لەسەر تاسەری شار گەردەتەوێ بە کەمترین نرخ خۆت ئامادە بکەیت بۆ جەژن و زۆرترین بابەت بکڕی بە کەمترین نرخ هەر ئێستا بێ دوودڵی سەردانی چوار وەرزە بازاری فەرهەنگ بکە لە موژدەیەکی تردا بۆ کڕیارە خۆشەویستەکان هەر کەسێ بای 25,000 دینار تیر و پشکەکە ڕاستەوخۆ دوای جەژنی قوربان لە ناو چوار وەرزە بازاری فەرهەنگ ئەنجام دەدرێت ناونیشانی لقی یەکەم هەولێر بنەسڵاوە ڕێگای قەڵاتی نوێ تەنی شاری یاری نایزلاند لقی دووەم هەولێر ڕێگای خەبات نزیک بازگەیکانی قرشاڵە چوار وەرزە بازاری فەرهەنگ
باشترین کوالێت هەرزانترین نرخ لە سەرتاسەری شار. گریانی منداڵەکەم ئاسوودەیم دەشێوێنێ. ئاسوودەبوونی دایک پەیوەستە بە دڵخۆشبوونی منداڵەکەی. منداڵ پێویستی بە خواردنی تەندروستە. ڕیدیالاک بە پێکهاتەیەکی سروشتی تێکەڵ لە هەنجوین، شیر، گەنم، جۆرەها میوە و ڤیتامین دەبێتە هۆی گەشەیەکی تەندروست و لێهاتووی بەردەوام. بۆ گەشەیەکی چالاک و زیرەکێکی لێهاتوو دایکە بە ئەزموونەکان ڕیدیالاک هەڵدەبژێرن بۆ منداڵەکانیان. ڕیدیالاک گەشەیەکی تەندروست زیرەکێکی لێهاتوو بۆ منداڵەکانتان. ڕیدیالاک. کۆمپانیای دۆلار سنتەر بۆ یەکەم جار لە شاری هەولێر دۆلار سنتەر کرایەوە. لێرە هەرچی هەڵدەگریت تەنها $1 یاخود کەمتر لە $. کۆمپانیای دۆلار سنتەر بۆ خزمەتکردنی هاوڵاتیان باشترین و هەرزانترین نرخی لە سەرجەم کەلوپەلەکان داناوە. لە دۆلار سنتەر باشترین براندە جیهانیەکان بەردەستە بۆ تۆی عەزیز. تەنها جارێک سەردانی دۆلار سنتەر بکە هەرچی پێداویستی ڕۆژانەی ناوماڵە هەمووی لێرە دەست دەکەوێت تەنها بە $1. بەڵێ تەنها بە $1. ناونیشان تەیراوە ترافیکی کورد و عەرەب تەنیشت قوتاڵی ناسکان. کۆمپانیای دۆلار سنتەر. وەک هەمومان دەزانین چەندین جۆری برنج هەیە لە بازاردا، بەڵام بەدەگمەن هەیە هەموو تایبەتمەندیەکان لە یەک برنجا بدۆزیتەوە و نرخیشی گونجاو بێت. برنجێکی تام و بۆنخۆش کە لە باشترین کێڵگەکانی هندستان بەرەم هاتووە و باشترین چەڵتوکی هەیە. برنجێک دەنکەکانی باش دەم بکێشێت و دوو ئەوەندە زیاد بکات. بێگومان ئەو تایبەتمەندیانە تەنها لە برنجی ئازاد ڕایزدا هەیە. بۆیە ئێوەش بیکەن بە هاوڕێی خوانەکانتان. هەی بێ دەبڵێ بێ هابێ لە برنجەم بۆ بێ هەی بێ دەبا بێ وەی لە برنجە بابێ بۆ نەکەی لە دوور هات دەستی کابانی خۆش بێ ئەی ئەماری هەتا Olha aqui, vem cá, que por isso está muito bom. بێ برنجی ئازاد ڕایز بابێ ئەو باوا بەرزە بابێ. مالی خانم ئەیسیا مالی حەخان مالی حەخانم سیا لە ماڵەوە یارمەتیتان نەدات؟ بەڵێ بۆچی نەیکات تۆ ناتوانێ وەڵامی ئەو قسانە بیتەوە. غەریبەیە کە بینیەوە خەریکە نەهێر وەکچەت بینی و لە پشتی ئێمەوەیە کراسێکی ئاسمانی لە بەرایە بچین بۆ هەر شوێنێک بە دوامانەوەیە. لەوانەیە داواکار بێ بۆچی قسەی هەلە قوبەلە قەتی ئەوڕی بۆ شوێنێک بە دوامانەوەیە شێتە وەرە. خاتون سیرکە ئیشێکت بە ئێمە هەیە؟ من؟ ئەها نا تۆ نا ئیشم بۆ خانمەیە. بە من؟ بەڵێ ئەمەیە بزانم تۆ چیت هەبوو کە من نەمبوو. سیامە کچی لە تۆیە بینی کە لەم نانەی بینی. گۆشتی مریشکم کڕێوە لە فرێزەرەکەیە. خۆ کوێر نیم بینیم. وتم نەوەکو کوێر بووبی. بەسی تر نازمەکە وەرە؟ نایم. مالی ئەزانی ئەمڕۆ زۆر جوان بووی؟ چیت خواردووە جوان بووی؟ سیامەک بەو جۆرە قسانە کرد نابم. نابیت پێشتر تاقیم کردوتەوە. تۆ کە ئەدویست کچێکی پاک و بێگەر ببێتە خێزانت بۆچی هەر کارێکە ویستوتە کردوتە؟ مەلی بڕۆ لاوە یاریەکەم. ئای حەسوود بڕۆ لاوە خەریکە گۆڵم لێکرێ. ئەها گۆڵم لێکرا بابا.
دەبەسە تووڕەمە بەوەرە بۆ ئێرە نایم. ڕانەکەی مەلی بۆستا سیامە کوامەت کە لە شوێنی ئەو کارانە وەڵامی من بەرەوە. وەڵامی چیت بەمەوە وەڵامی چی دەوێت هەرچی بکە من لێم کەم نابێتەوە چونکە من پیاوەم خۆش بە حاڵی تۆ ئەزمونم زیاترە بێ دوایەوە خێزانی من کێیە؟ من؟ ئەی عشقی من کێیە؟ تۆی بێجگە لە تۆ ژیانی من کەسی تریتیان نییە. ئاخر کاتێک کچێک عاشقت ئەبێ بەو شێوەی ئەکەی دڵی ئەشکێت. بڕۆ بابا من وامزانی پێت ناخۆشە کەچی خەمی ئەوتە. بۆچی هاوسەرگیریت لەگەڵ نەکرد؟ بە کەس ناڵێ لەبەرەوەی ئەو کچە لە خۆیەوە هات بۆ لەواسان من ئەوم ناویست تۆمەویست. شایەنی ئەوەنی نازی شەڵگرم بڕۆون بە لە بەچاوم. سیا ئەتوانی لەگەڵ خۆتا منیش ببەی بۆ لای خانمی سامانی؟ ناتبام. بەڵام بۆچی؟ هەرەوەی وتم ئاخر خۆم حەزەکەم بڕۆم هەم هاوڕەکانم ئەبینم هەم مەشغوڵە بم هەم داهاتێکی باشم ئەبێت و شتی تازەش فێرە بم دەی بم بە بۆ لای خۆی شتێکی خراپیتیان نییە نا؟ ئەگەر نەمەوێت فێریشتی تازەبی چۆن پێت بڵێم یانی نەچم؟ خۆ بە ئینگلیزی قسە ناکەم تێنەگەشتی وتم چی؟ من مەلی حەنەزانەکەی خۆمەوێ. بۆچی ئەوەنە ئەڵەی نەزان؟ نەزانی. بەڵێ وا دیارە نەزانم کە بمەتە خێزانی تۆ. ئیتر خۆت بێتان مەکە. لەگەڵ کەس قسە ناکەیت وەکو جارانیش ناچینە دەرەوە لەوێ نانێ بخۆین. ئاخر سیامەک بۆچی ژیان وا لە خۆت قورسەکەیت؟ من دڵم تەقی لەو ماڵەیە. باشە وەشم قوبوڵە. بەو شێوەیە قساکەی دڵم زیاتر تەنگە بێت. من قوربانی دڵی تۆ بم. دوایەت بەمە دەرەوە بۆی تۆزی ئارام بیتەوە باشە؟ ئێمە ئاسڵەن پێویستمان بەکارکردنی تۆ نییە مەلی. بەڵام من حەزەکەم کار بکەم. کار بکەیت یان شتی بێمانە لەگەڵەوان دروستکەیت. سیامەک چی ئەڵێیت؟ من حەزم لە چارێ و خانمی سامانیە نییە. ئەو زاییان بۆ بێنە. بینی لە شەیەکە چۆن خۆی بەعادە؟ نازانم چۆن شەرمی ناکرد حەزم لەو ئەفرەتانە نییە. جا حەزە لێی نەبێت. بیکە دەستمەوە. ئەرێ هیچ نەبێ با فەیسبووکێک ڤایبەرێک دابەزێنم خۆم مەشغوڵ کەم پێیانەوە. فەیسبووک و ڤایبەرە بۆ چییە؟ ڕەسم دانی بۆی کوڕی خەڵکی ببینن؟ وەڵڵا هەرەوە مابوو. من پیاوە وازم لێ نایەنە نامەم بۆ نێرن اینجا وەرە ئافرەتێک بێت. ئەتوانی سەتەلایتێک بکڕی سەیری دراماکەم بکەم؟ یا سەیری دراماکانی خۆمان بکە. حەزم لێیان نییە. حەزە لەوە نییە بەس حەزە لە دراماتورکیەکانە. کابراژنی هێناوە مناڵێ بێ لە جیاتی ئەوەی ببێ بەڵاو کە بێ بە مام. هەر خەریکی بڵاوکردنەوەی شتی خراپن. بەڵێ بەڕاستی زۆر خراپن. دەیەستا هەستە با لەسەر ڕێگای خۆم بدبەمە ماڵی باوکەکەمێ دڵە بکرێتەوە. پێویست ناکە خۆمە ڕۆم. خواردنەکە حازرە. بۆ بێنە بۆ ئێرە. بۆچی پێت لەسەر مێزەکە داناوە؟ خەمی کەلوپەلەکانتە؟ ئەوە چیتە؟ هیچ نییە. ئەی دایک و باوکە چۆن بوون؟ وەکو هەمیشە. تۆ شەستە وەرە لێرە لەگەڵ من نانەکە بخۆ. لێرە ئاسوودەم. بۆچی ئەوە نەسوێرە؟ هێلکەڕۆنە دروستکە و بێنە بۆ ئێرە. جارێ با من نانەکەم تەواو بکەم. ئەوە چییە بینم قسە لە قسەی من ناکەیت؟ بۆچی واکەی سیامەک؟ گەر شتێک لە دڵتایە بێڵە بۆچی ئاو بیانوە گریت؟ بەڵێ بیانوە گرم. بە تۆ چی؟ شتێک لە کەلەی یاویت؟ وتە چی؟ هیچ. باش شتێکەوت. نا ئەمێ بڕۆمە خوار و هێلکەڕۆنەکەت بۆ دروست بکەم. من لە بشکێ بۆ خۆت و هێلکەڕۆنێ. خۆت بشکێت. دەمە داخە. تۆ لە منەتیە؟
داوای لێبوردنەکەمە بەستمەوە نەبوو لێت بە مەلی. من یەک دەقەی تریش لێرە نامێنمەوە. مەلی بۆ چۆڕۆی بڕۆ ئەو لاوە لەوە زیاتر تووڕەمەکە مەلی. تۆ لە منت یاسیە. من نەمەویست لێت بم خەتای خۆت بوو. مەگەر چیم کردووە؟ مەلی ئاخە تۆ زۆر منە تووڕە کرد. ئەگەر لەوە زیاتر تووڕەم کەی لە تۆ دەمونە بۆ بڕۆشێتە. گۆشوە ڕۆی بڕۆژوونەوە. بۆ جۆرە ڕەفتارم لەگەڵەکەیت وا مەکە سیامەک وەڵەکە هەرمیە سیامەک وام لێ نەکە تۆ لە قسەی من دەرەچی بێنە بڕۆ ڕێگری لێ بکە چیم کردووە سیامەک تۆ خۆت فێرت کردووە و خۆش ڕێگری لێ بکە. بۆ ماڵی باوکەم ئەوە چی ڕوودا؟ ئەرێ لێرە چی ڕووی ئەو چاو دەنگەرە ئەو خانەوە ئەو دەنگی مەلیە من ئەیناسووە شەرمە بڕۆ دەرەسێک لێ بزانەوە چییە؟ کە ناتوانم یارمەتی بدەم بۆچی لێرە وەستاون بڕۆنەوە بۆ ماڵەکانی خۆتان. سڵاو خانم ئەو دەنگە لە ماڵی ئێوەیە؟ بۆچی هاتووی؟ قیژەکەژی کوکەکەتان ئەم گەڕاکەی پڕ کردووە. ئەوە پەیوەندی بە تۆوە نییە. ئێستا تەلەفۆن بۆ پۆلیس دەکەین. کوا مۆبایلەکەم پێ بدە. بێدەنگ بە وتم بێدەنگ بە بێدەنگ بە بێدەنگ بە. سیامەک ئەوە چیتانە؟ دراوسەکان تەلەفۆنیان کرد بۆی پۆلیس بێت. خانم گیان پێ بڵێ خۆی ڕێکخا ئێستا پۆلیس دێن. ئاستا ئاوەکە بەدەم چاوتە. هەر کەسێکیش پرسیاری کرد بڵێ کێشەیەکی خێزانی. ئەوانەیە نیشان بم. فەرموو گەورم. سەلام عەلەیکۆم. هەواڵیان بە ئێمە داوە کە لە ماڵە دەنگی لێدانوشکانیت. لێدانوشکان؟ بە هەڵەتیان گەیاندون. تەنها دەمەقاڵەیەکی ئاسایی بوو. دەمەقاڵەیەکی ئاسایی بوو؟ دەنگی هاتوو هاواری ژنەکەتان هەموو گەڕێکی پڕ کردووە. ئێوە چاودێری گەڕەکەن؟ بە ئەرگ نەبێ بە خێزانەکەت بڵێ بێتە خوارەوە. بۆچی؟ تاوەکو بۆمان ڕوون بێتەوە کە دەمەقاڵێکی سادە بووە یان نە. جەنابی ئەفسەر بڕۆ ژوورەوە لەوانەیە کوشت بێتی. هاواری ژنەکە گەیشتە کۆڵان. خۆتان نەزانن ببێ بڕیاری دادگا ناتوانن بێنە ژوورۆ جەنابی ئەفسەر. ماشەڵڵا یاساکانی شەزانێت. من قسەم لەگەڵ تۆ نەکردووە خانم. تکایە بە هاوسەرەکەت بڵێ با بێتە خوارەوە. ئەگەر ناچارە بمڕۆم و بە بڕیاری دادگاوە بگەڕێمەوە. پێویست ناکە گەورم. چەند دەقێ بۆستن. باشە. دەرگاکە بەکراوەی بەجێبێڵە. ئاستەکە بێ خۆ نیشانی و پیاوە بە. بابزانێکی هیچ نییە. هیچم نییە. تۆ خۆتی پیشان بە خۆمەوەی تر چارەسەرەکەم. لەوە زیاتر تووڕەم مەکە مەلی. سیرکە لەوە زیاتر تووڕەمکەی هەم بۆ من خراپە بێ هەم بۆ تۆ. ئاستا سڵاو ملازم من خێزانی ئەو پیاوەم ئەمرکەن. سڵاو خاتون ئەتوانی هەتا خوارەوە بیت؟ لەبەر چی؟ تۆ هیچ سکاڵایەکە لەسەر مێردەکەت نییە؟ نا نیمە. هەیەی جەنابی ئەفسەر هەیەی. مەلی پێی بڵێ چی بووە؟ خاتونێک لای مام کەرەوە سکاڵات لەسەر مێردەکەت هەیە یان نا؟ وتم ئیتر سکاڵام نییە. بە هەر حاڵ ئەگەر ڕاتان گۆڕی من ئەتوانم دووبارە بگەڕێمەوە. شەو شاد ببوورە خاتون. جەنابی ئەفسەر چۆنە بێ بۆ شوێنێ بڕۆن. سکاڵای نییە. کە سکاڵای نەبێ هیچم لەدەست نایە. ئێوەش فەرمونون. تکایە فەرمونون هەمووتان ئێرە چۆڵکان. ئێوەش خۆتان کۆکەنەوە لەم ناوەمەوە دەیبانەتان بینەوە. زۆر بێئەدەبی. چارەتەکەم. لێرە چی ڕووی داوە؟ فەرموو بڕۆ ژوورەوە کاتە خۆتە زانی. دەم و چاوت بشۆ ئێستا نێرێتە سەرەوە. مەلی گیان مەلی ئەرێ ماڵە خاوەنی نییە تۆ هەر لە خۆتویتە ژوورەوە. لەکوێیە؟ لاچە لە بەردەمە بڕۆ ئەولەوە. سیاوا بیر دەکەیتەوە ئەویش وەکو من بێ کە سوکار ئاوات بەسەر هێناوە؟ ئێستا کە سوکاریەوە منم. خاک بەسەری من کە هاوڕی خۆشەویستی خۆمدایە دەستی تۆ ببێ بە خێزانت. سیرکە وا بیر نەکەیتەوە کە مێردە هەیە هیچ پێناڵام یەک دانای کێشم بە بنی گوێتە. وەرە لێمدا پۆز بە چێوە لێ ئەدەی دۆزەرەوەی ئەتۆمیش وەکو تۆ پۆز لێ نایەت. لاچە لە بەردەمەم هەتا ئەمە لێرە نەمابی ها. خوات لەگەڵ کا با ببینم. مەکە دەرمانت هەیە لە ماڵەوە؟
ئێستا با بچینە نەخۆشخانە. نەی ئەردانیشە تو خوا دەقەیە با قسە بکەین. بەخوا زۆر دڵم توند بووە. بۆچی لێی دای؟ ئەسڵەن نەمزانی چی ڕوویە. خواردنم حازر کردبوو تاوەکو بیخۆین لە ناکەوتێک چوو. بوەستە ڕاوەستە ئێستا وێنەی برینەکانە دەگرم و لە فەیسبوک دایدەنێم تاوەکو ئابڕی بچێت. هەر ئەوەمان بووە مەکە. دەستت بێنە پێش. ئەو هەموو شتەی بەسەر هێنایی کەچی دەتەوێت لێی خۆشبی؟ تۆ کە ئەتزانی کەسێکی ئاوایە بۆچی بە منت نەوەت؟ وتم گوێت نەکرد. من وتم ئەگەر هاوسەرگیری بکات لەوانەیە بگۆڕێت. دوای ئەوە خۆ ئەویش خەتای خۆی نییە. ئەویش هەر لەم شێتخانەیە گەورە بووە. تۆ بیر لە من بکەوە بزانە منی شوم بەو ڕەزاگێژ و هوڕە کردووە کە هیچ دەسەڵاتێکی نییە بۆ ئەوی لەو شێتخانەیە ڕزگارم بێت. بەڵام خەتای خۆشتی تایە ها. من شوزانم ئاوایە وە مەزانی کاتێک شووەکەم خواردنی بۆ ئامادەکەم و چاوەڕێکم تا بێتەوە بەیەکەوە سەیری تەلەڤیزیۆن بکەین بچین بۆ پارک سینەما. نەمەزانی کە ئەمە تەنها لە فیلمەکانە بوونی هەیە. نایارە من ئەگەر بمەوێت تەلاق وەربگرم ڕێگاکانی چۆنە؟ هیچ ڕێگایەکی نییە. ئەشڕۆیت و سوودیشی نییە. سیر کات چەند جوان ئەوەی بۆ دووری و حەقی تەلاقیشت نییە. باشە گەرم ڕووسکاڵام کردایە چی؟ لەوانەیە تۆزی گوێتکەیان بگرتە دوایەوە ئامۆژگاریان نەکردی و پێیانەوەتی بڕۆ ماڵەوە لەگەڵی بگونجێ. کەواتە سوودی چێ کەسکاڵا بکەی؟ ئەوەندە بێ سوودیش نییە. جاری داهاتوو هێواشتر لێت دەدات. ئێستا تەلاقدانیش ئەوەندە قورس بووە هەمووی دەبێ بە ناڕەحەتی. تۆوا بیر بکەوە لەو ڕزگارت دەبێت. دوای ئەوە چی؟ ئەلو سڵاو چۆنی ئەزیزەکەم؟ نامە بنێرە ئێستا کاتەکەی گونجاو نییە. نا بابا من لە ماڵی سیام لە مەلی داوە لە توپەتی کردووە. قوربانت بم. تۆ لەگەڵ کاکە ڕەزە بۆ شێوەی قسە ناکەی کێ بوو؟ پێت ئەڵێم با کاتی خۆی بێ. ئێستا بیڵێ. ئێستا پێت ناڵێم. ئێستا تۆ ئەمە لەبەرەکەی تووە چین بۆ دەرمانخانە دواتریش ئەڕۆینەوە بۆ ماڵی باوکت. کەچی ببێ؟ بۆ ئەوی براکەی من بزانێت کە تۆ بێ کە سوکار نیت. بۆ سەر و شکڵەوە بڕۆم چیان پێ بڵێم؟ بڕۆ بڵێ هەر چۆنێک بێت کچی ئەوانی خۆت قورس مەکەیتر. تێماوم چۆن بەیانی بڕۆمە ناو گەڕک. چیت کردو ئەوەی بەسەرێ ناوی؟ هەلو سیا چۆنی؟ ئەگەر دەتوانی تۆزێ بە پەلە وەرە بۆ ئێرە باشە؟ ئێ بێگومان من دڵنیام کۆڵم هەر ئێستا دەستانەی بشکێ بۆچی لێی داوی؟ دڵنیام لەوەی کە خەڵەتێکی کردووە. دایک و باوکی لەوێ نەبوون. پێم ناڵێ ئەمە چۆن دەبێ بە ڕوخسارێکی شێواوە خوێناویەوە بە جادە کۆڵان داهاتۆتەوە. وا بیرم کردەوە ئێوە ببینێ کەمێ باشترە بێ. ئێوە بیرنەکەنەوە باشترە. هێناوتە بۆ ئێرە بۆی لێرە چی بکە ها؟ چی بکە لێرە؟ نانەی بینیبی دواتر ئابڕۆمانە چێ؟ خۆ پێم وتی لە ماڵە چوتە دەرەوە پشت بە من نەبەستی لە بیری ماوە. ئەوە ئێوە چیتانە تەواو بێ تااقەتان کرد. خوشکەکەم سێرم کە بزانام تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە هاتووی ئەمانەی یارمەتیت بدەن؟ تۆ لاچۆی عاشقمی نابوویەوە مێشکی بردبووین. چییە بیرتان چووە؟ بەسەیتر ئاخر من چی بکەم لە دەستی ئێوە ڕام کرد و پەنام بۆ سیا برد. وان بیر کردەوە کە لەگەڵ سیایتر خزمەتکاری ئەم ماڵە نیم. ئیتر پێویست ناکە بۆ بچووکترین شت ئیجازە لە ئێوە وەربگرم. بە جۆرێک باوەڕ بەخۆبوونی منتان کوشت بوو. وان بیر کردەوە کە کەسێک هاتوۆتە داوام جداجێکی گەورە خراوەتە سەرم. ئەمیست خانمی ماڵی خۆم بم. خۆیەتی دنیا به آخرش رسید بی تردید سڵاو بەخێر تۆ لێرە چیەکەی؟ هەستە با بڕێنەوە. دانیشە بەیەکەوە دوو قسە بکەین ئینجا بڕۆن. قسە چی بکەین؟ خێزانمە ناموسمە ماڵی منە گومانم لێ هەیە.
خۆم کێشەی خۆم چارەسەرەکەم. کا کەسی ئەو قسانە لە تۆ ناوەشێتەوە. تۆ کچی بنە ماڵەیەکی بەڕێزت خواستووە. بنە ماڵی بەڕێز؟ چۆن بەڕێزی؟ جوان قسە بکە کوڕە. لە بنە ماڵی ماوە جۆرە قسانە نەبووە. نەبووە؟ خەریکە کارێکەکەی کەچی؟ هاوڕێکەت پێی وتووی لە ڕێستۆران من و مەلی بەیەکەوە بینیوە. سیا بێدەنگ بە تۆ بێدەنگ بە. پێش هاوسەرگیری ئەو کوڕە ناوی چی بوو؟ قسە بکە و گەرچۆرە ناوی چی بوو؟ پێی وتووی یا پێی نەوتووی؟ نانەیوتووە. ئەو لار شوێنێ بوو بێ لەگەڵ خۆتا بووە. ئێستا هاوسەرتە. ئێستا کە هاوسەرما ئەبێ دوای یەک ڕۆژ لە هاوسەرگیری بێتە ناو گەراج بۆ ناو چل پیاو؟ ئێ بە هات بێ بۆ ئەوێ هاتووە تۆ ببینێ. باشە هاتۆ من ببینێ. ئەمڕۆ چی؟ خانم ئەمڕۆ مەلی لێرە بوو؟ نا بە بیانووی ماڵی باوکت بۆ چۆ ڕۆشتووی؟ قسە بکە قسە بکەی تر. لەکوێ بووی؟ لە خولەکە. فێڵە لە من کرد و ڕۆشتی بۆ خولەکە؟ خۆ لە خێزانی ئەوە یاشتیوان نەبوو. ڕۆیشتووە لە خولەکە بووە کێشەی چییە؟ ئەگەر کێشە نییەکەواتە بۆچی دروی کردووە؟ بۆ شوێنێکی خراپ نەڕۆشتم کە بەڕاستی پێتی بڵم ناهێڵی بڕۆم. بۆ شوێنی خراپ نەڕۆشتووی؟ تۆ فێڵت لە مەحمودی برات ناکردو لە دەرگای پشتەوەی خولەکە هاتی بۆ لای من؟ من لەکوێ بزانم تۆ بۆ چۆ ڕۆشتی و لەگەڵ چێ ڕۆشتی؟ بەسەیتر فێڵی کردووە کردووەتی تر. بەسەیانی چی؟ تۆ بی باوەڕی پێەکەیت؟ خۆشێت نیم بەو شێوەیە لێی بەم خێزانمە خۆشمەوێت. گریمان نەزانێت کردووە یعنی تۆ دەبێ بۆ شێوەیە لێی بدەی لای دەرو دراوسەی بە تەواوی ئابڕووی بەری ها؟ من وا فێر نەکراوم بێغیرەت و خێزانەکە مەرجێکی پێخۆش بێ بیکات. من بەو شێوەیە گەورەکراوم چاوی یەک گەڕک بە دوای منەوەی. خەڵک ئەوەندە کێشیان هەیە دڵنیا بە هیچ کەسێک ئاگای لە تۆ نییە. سپاس بۆخوا بۆ کۆبوونەوەی کێشەکەی من چارەسەر بوو. بڕۆین نێر بگەینین و بڕۆینە ماڵەوە. بۆچی لە بەردەمەوە پەنجەرە وەستاوی؟ یەک ماڵی باش لە گەڕەکەکەمان هەبوو ئەوانیش ڕۆشتن. باشتر فزوڵە خان. سیا دەقێک ئەتوانم بڕۆمە خوارەوە؟ ئیشی پێمە. پرسیارێکە وەڵامەکە ێزانی بۆ چیە پرسیت؟ تو خوا لێم گەڕێ با بڕۆم ئەو ئیتر لێرە ئەڕوات ئەمێ خواحافیزی لێ بکەم. زۆرە پێ نەچێ. خواتان خوات لەگەڵ ئەزیزم. بڕوا بکە زۆر بیر دەکەم. ئاخر تو خوا باڵێنم پێ بکە سەردانم بکەی. بێگومان گیانەکەم ژمارەی شوێنێکت پێدەم ئەگەر پێویستت پێیان بوو تەلەفۆنیان بۆ بکە. نا ئێستا پێم مەیە واسە سیرمانەکەم. باوەشم پێ بکە بابی خەمە گیرفانت. اینجا شوێنیان هەیە خەڵک بشارنەوە؟ نا تەنها ڕێگە چارەیەکت نیشانەدەن. باشە دەستت خۆش بێت. بەداخەوە کە ڕۆشتن ژنێکی زۆر باش بوو. ئەمە چییە؟ ئەڵێم چییە؟ دەرمانە خۆی لە کێوە؟ ئەو ژنە بێ ئاڕۆ فێری کردی کامانە بخۆیت؟ خۆمەزانم چی سیامەک بۆستە سیامەک بۆستە ئەو فێری نەکردوم. من خۆم کڕیم نامەوێ مناڵم ببێ. چی ناتەوێ مناڵە ببێ؟ کێشە چییە؟ تۆ کار شتێک ویستوتە بۆم دابین کردوی جلوبەرگی باش خانووی باش خواردن و خواردنەوەیەکی باش چی دویستۆ تا بۆم دابین نەکردبی؟ تۆ هەتاوەکو ئەخلاقت باش نەکەی مناڵم ناوێت. مەگەر بەدەستۆی مناڵت نەوێ بەدەستۆیە؟ ئەی بەدەست کێیە؟ ئای سیامەک ئاخری چیەکەیت؟ ئای سەرم ئازاری سیام بەدەستۆیە؟ وازی دەبێنە خورا وازم لەبێنە خەڵەتم کرد. بۆچی وازانی بەدەستۆی مناڵ نەبێ؟ من کاتێ داوای مناڵم کرد یعنی مناڵ مەوێ. ئای وامەگە سیامەک بەخوا دووبارە نابێتەوە. من هاتمەوە. ئۆیێ 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 ئۆ دیسانەوە هەموو شتە چێ کڕیتە. چی بووە؟ چیتە؟ کوڕەکەت شەقیە لەسکم. دیارە واتی وە هەروەجا ڕێک وەکو باوکێتی
سیرکە لە ئینتەرنێت فێر بووم بەم شێوەیە من هەڵ لە باوەشەکرێت بینیت کە هەموو شتێ باش بووە بۆچیەوە نەجوان بووی بڕۆ بابا شێتە سیا ها نێر ئەمڕۆیەت بۆ ئێرە باشە لەگەڵی بۆم بۆشت کڕین نەخێر تۆ لەمە دووە ناچیتە دەرەوە هەر شتێکی ویست خۆمە ڕۆم بۆ دەکڕم ئەتەرسم مناڵەکەمان شتێکی بەسەر بێت مناڵەکەمان هیچی بەسەر نایە حەزەکەم خۆم بڕۆم بۆشت کڕین بڕۆم ئیتر باشە خۆمەتان بم سیا بەڵێ هەتا تۆ ئەوە نابیتە سەرەوە من لەگەڵ مەلیە ڕۆم بۆ ئەو دوکانە تاکو بلوزێک بکڕم دوکانە ئەها ئەو دوکانە بڕۆن بە زۆرتان پێ نەچێ باش سڵاو ئازیزی دڵی من چۆنی؟ هیچ من بەیانی پێم وتی لەگەڵ سیا و مەلیە چمە دەرەوە ئازیزم ئێوە هیچتان بۆ خۆتان ناوێ؟ نا ئەم مۆدێلە تازانەتان بینیوە؟ جۆرێکی زۆر نایاب و ناوازن بەڵام ئەمەیان بۆ تۆ سێریەوە بکە؟ جوانکی لەکەم من لە جیاتی تۆ بم ئەمە لە بەرەکەم چونکە کوالێتەکەی زۆر باشە سێریکە ئازیزم دەستی لێدا دڵنیامەوە لەبەرکەی وەکومان دەرەکەوی بەڵێ ئەو جوانە بەڕای منشی لەبەرکە جوان دەرەکەوێ وتم تۆ بڕخوارەوە ڕێز کارەکە ئێمە بەم شێوەیە خەڵکی قساکەیت خۆ منیشی خراپ نەوتووە جۆرێک شتی وە دووبارە نەکەیتەوە بێدەنگ بە هاوڕ مەکە بێدەنگ خۆت بە چێزانی لەگەڵ خێزانی خەڵکیەوە قساکەیت بێدەنگ بە بابەتیم کردووە بێدەنگ ئەی هاوارەوە منی ئەوە چییە؟ لێدان ئێوە چیەکەن ئەو کوڕەتان کۆشت؟ دەی خێراکە وەکو تۆفان وایە دا بڕۆ پێوت بە ئەمڕۆ نەڕۆین بە قسەی کەس ناکات ئەڵێم با نەڕۆین با نەڕۆین سەد جار وتم با نەڕۆین با نەڕۆین با نەڕۆین بەسەیتر تۆ بۆچی واکەیت ڕۆشتین یەک دانە بلوز بکڕی سەی کە چۆن ئابڕوت بردین بێدەنگ بە شێتە بۆچی واکەیت بێدەنگ بە باشۆ لە دەنگە نەبێت بۆچی گوێت لە دەنگم نەبێ بۆچی گوێت لە دەنگم نەبێ ئەنوێ قسە بکەم پێم بڵێ دڵم بە چی تۆ خۆش بێت ها ئەخلاقی باشت ڕووی خۆشت بە کامیان پێم بڵێ ئەسڵەن ئەو ژیانە بەکەڵکی چی منیەت سیامەکە ئەو ژیانە بەکەڵکی چی منیەت من ژیانێکی ئاوامە ویست وان بیر کردەوە دڵخۆشە بم لەگەڵ تۆ یاسیە بەڵام من بێ ئەقڵم ئەوە بیرم کردوێتەوە لەگەڵ تۆیە دڵخۆشە بم بەڵام دڵخۆش نەبووین مناڵمان بۆچی بۆ حاڵی کە خۆمان تیایین بێشعور من کە خەریک بووم لێدانمە خوار تۆ لێەوە وەستاوی سێرتەکەم و پێت خۆش بوو پێم خۆش بوو زۆریش پێم خۆش بوو قڕ بەسەرت ئەڵێم زۆریشتم پێ خۆش بوو چییە؟ خەریکی چیەکەی وامەکە دەستم لێمەیە بۆچی دیسانەوە خۆت شێت کردووە وازم لێ بێنە ئەڵێم دانیشە و بێدەنگ بە بێدەنگ جوم لە دەنگە نەبێ بیاقڵ ڕاستەکەی ئەڵێم ئیتر دایکێکی وەکو من لێ درا و باوکێکی وەکو تۆ شێت حاڵی دایک و باوکیش زۆر جوان دیارە پێویست ناکە منی شتێک بڵێم بڕۆ مەهێڵە لێ بدات ئەو دوو گیانە سیا دەست لە من مادا مناڵەکەت هیچی بەسەر نێت تۆ ئێستا نیگەرانی مناڵەکەی منی بۆچی تۆ لایلایەتە زانی پەیوەندیتان بە سەنتەری ڕاوێژکاری ماڵی خێزانی ئاسوودەوە کردووە تکایە کاتی گونجاو بۆ پەیوەندیکردن بە خۆتانەوە دەستنیشان بکەن
هاوکارانمان بە زووترین کات پەیوەندیتان پێوە ئەکەنەوە. سلام، من مەلیحەتە قەویم قساکەم. پێویستم بە یارمەتی ئێوە هەیە، تکە ئەتوانین یارمەتیم بن. من چاوەڕی تەلەفۆنی ئێوە. دووبارە سەلام، من مەلیحەتە قەویم. بۆ ئەوە تەلەفۆنم کرد ئەگەر ئێوە تەلەفۆنتان کردو وەڵامی نەشیاوم یایەوە بزانن بارودۆخم باش نییە. ئەلۆ، ئیشی چاکردنەوەی سیارەکەی زۆر گرنگە. نەیەر، تۆ بۆ وەڵام نایتەوە. تۆ هێشتا زیندویت؟ سوپاس بۆخوا. وتم دوای ئەو لێدانەی کە خواردوویەتی تۆوە کوژێت. نێر، تەلەفۆن بۆ فریاکەوتنەکەیت؟ ئای خوایە، چی بووە؟ وا بزانم دەستم شکاوە. ئای خوایە، ئارامت هەبێت. نێرە تەرسم، مناڵەکەم. مەترسە، من ئێستا دایەخەمەوە تەلەفۆن بۆ ئەمبوڵانسەکەم بێت. قسەت لەگەڵ چیە کرد؟ نەیەر، مۆبایلەکەم بەرێ. بەڵێ، ببوورە وابزانم بەغەڵەت کردومە. ئەی دۆزمەوە، هەستە دەم و چاوت بشۆت بم بۆ نەخۆشخانە بزانم مناڵەکە باشە. ناتوانم بە ڕێگایە بڕۆم. بە نەیەرم و تەلەفۆن بۆ فریاکەوتم بکە. خانم، ئێوە مۆبایلتان پێیە؟ بەڵێ عەزیزەکەم. بە ئەرک نەبێت تۆم تەلەفۆن بۆ کەسێک بکەم. من مەلیحەتە قەویم. ئەمیست پێتان بڵێم مۆبایلەکەی من لای مێردەکەمە. تکیا پەیوەندی پێوە مەکەن. من خۆم پەیوەندیتان پێوە ئەکەمەوە. ئەتوانی هەستیتەوە کچەکەم. بەرکەوتنی هێزێکی زۆر بەر قەفەسەی سنگ و شکاندنی مەچەکی دەستی چەپ. چۆنیشکە لە قادر مەکەوتە خوارەوە. سووربوونەوەی دەوروبەری چاوی و سەرەوەی شانی و بەشەکانی تری مەچەکی، ئەمانە هەمووی بەهۆی کەوتنە خوارەوە لە قادر مەبوو. پێم بڵێ تۆ چی ئەوی؟ مێردیەوە. خراپ لێت داوە مێردی مێرەبان. گومانم هەیە مناڵەکەشتان لە دەستدا بێت. هەڵبەتە بێ لای دکتۆری ئافرەتان دڵنیا بنەوە. ئەبێ ئەم خانمە داخڵ بکرێ، ئەبێ گەز بگرینە دەستی چەپی. بڕۆم دەرمانانە داوا بکە، بیدە بە دکتۆرەکانی بەشی شکان. فەرموون. کچەکەم، ئەتوانی باوەڕ بە من بکەی. گەر لێداوی بە من بڵێ. بەیانی نەشتەرگەریتە خۆت ئامادە بکە. زۆر بەداخەوەم، منداڵەکەتان لەدەست داوە. منە ڕۆم سیارەکەم چاکەکەمەوەی سەرنەوێ. مۆبایلەکەم دیگه در به در نبودم، با غم و غربت و اندوه دیگه هم سفر نبودم. اگه زخم نخورده بودم تو رو باور نمی کردم. توی این حصار پردم با غمت سر نمی کردم. من اگه کسی رو داشتم دیگه در به در نبودم، با غم و غربت و اندوه دیگه هم سفر نبودم. اگه زخم نخورده بودم تو رو باور نمی کردم. توی این حصار بردم
کردم قولی شب زده بودم پشت گریه صدات کردم از پس آینه عشق تا همیشه نگات کردم دردش معنای مرگ مسلخ پاییز و برگ قصه عشق و حقیقت قصه گل و تگرگه آخه دردم درد تو بود درد دور از من و ما بود شکل تنهایی و غربت سرنوشت آدم ها بود باشه شد دنیا رو دیدم حتی من فردا رو دیدم توی قلب قطر بودن با تو من دریا رو دیدم دریا رو ئێوە پەیوەندیتان بە سەنتەری ڕاوشکاری ماڵی خێزانی ئەسوودەوە کردووە. فەرموو سڵاو خانم، ڕئیسی لە ناوەندی خانەی ئەمنی و پەیوەندی پێوە کردووی. ئەگەر شوێنەکەی ئێوە گونجاو بێ لە خزمەتتاندا. سەلام ئاخا، سوپاس کە پەیوەندیت کرد. من لە ڕاستیە نازانم لەکوێوە دەست پێ بکەم ئاخا. چەند ساڵێکە بێ کە شوم کردووە. یەکەم جار 20 ساڵ بوو کە بینیم. چوومە خولی درومانەوە لە ڕۆژی یەکەمە چاوترسێنیە کردم. پێیوتم خۆش بە حاڵت کە سیامەک ئەوەی لە تۆیە بینی لە منانەی دیری خۆشەویستم منیش بە هەمان کاتێکیش پێویستایە لەگەڵی ئەڕۆشتمە دەرەوە لە ئایندەی خۆم لەگەڵ سیامەک زۆر دڵنیام ڕوو بە خۆشەویستیەکەی داگریم لە ماڵەوەمان کردبەوەی شوو بە سیامەک سەرەتاوە ترسام شوو بە کەسێ بکەم کە لێم ماڵەکەی خۆی وەکو زیندانیەک مامەڵەی لەگەڵم ئەو لەلای ئەو هەموو خەڵکەیە غروری منیشکە سانی کە ئەو شەوە لای خانەوە دەکەم پێیوتم هەرگیز لە بیرم ناچێتەوە چی پێکردم لەگەڵ ئەو هەموو ڕووداوانی کە ڕوویانە جۆرێکم وا هەستەکەم بەردێکەوە لەسەر سنگم من نەبێت چی بکەم تۆ لە ڕووداوەکانی پێشتر سەردانی پزیشکی یاساییت کردووە؟ نا لە ئابڕووم ترسام ئەم جاریان بیکە بەداخەوە بەهۆی نەبوونی زانیاری لەبارەی یاساکانەوە ڕێگای زۆرەیە کە بۆی نەچوون پێویستە ئەم جارە زۆر بە توندی بەرگری لە مافی خۆت بکەیت هاوسەرەکەی ئێوە پێویستە سزا بدرێت پێویستە بزانی هەڵسوکەوتی نامرۆڤانە تاوانێکی چەند گەورەیە ئێوە نابێ بە هیچ شێوەیەک لە ناو یەک ماڵدا بشین تا لەوە دڵنیا بێتەوە کە چەند هەڵسوکەوتێکی هەڵی کردووە ئێوە چەند مانگێکە دووجانن لەبەر ئەوە سزای زۆر قڕس بۆ ئەمە هەیە کاتێ پۆلیس هات بۆ نەخۆشخانە پێیان بڵێ بەهۆی لەباربردنی منداڵەکەت و تونند و دیشی تۆ سکاڵای لەسەر تۆمارەکەی تۆ پێویستە سووربی لەسەر ئەمە تا ئەنجامی جێبێت مێردەکەت لی داوی؟ چ کارەیە؟ شۆفێرە. ئەوەی من مهندیسە. مناڵی شت هەیە؟ ئیتر نا. من دوانم هەیە. من هەندێک کات وا بیرەکەمەوە ئەڵێم لەوانەیە هەڵەیەکم کردبێ بۆیە لێم ئەدات. خۆی هەمیشاڵێ خەتای تۆ نییە. دوای ئەوەش کە لێم ئەیە هاوارەکەم و هاوارەکەم بە جۆرێک قژم بە جۆرێک لە دەستی ئاڵێنێ و ئەیسوڕێنێ و ئەیسۆڕینێ وەکو بڵێ تەسبێحی پێیە ئەوەندەم لێدا تا ماندووە بێت و بێزارە بێ و وازم لێهێنێ. من هەمیشە سرم ئازاری هەیە ینی بیرکردنەوە و شتی هەڵا بە مێشکمایەت شتی ناخۆش. هەندێک کات ناوی مناڵەکانیشم بیرە چێتەوە. من خۆم بیرەکەمەوە ئەڵێم خۆیە بۆی هەیە من کارێکم کردبێ ئەی ئەو مناڵانە چاڵەیەکیان کردووە کە ئاوا لێیان ئەدا هەر لە خۆی وەکو شێت و ڕابێت و ئەکەوێتە گیانی مناڵەکان و لێیان ئەدا. ئەمڕۆ ویستما وەکو دوو مرۆڤ بێکە و بچینە دەرەوە لە ناکاو شێتی گرتی و سەری منی گرت و کێشای بە مێزەکەیە. هەموو کاتێ بیرەکەمەوە خوای گیان ئەبێ من چه هەڵەیەکی گەورەم کردبێ هەرچی بیرەکەمەوە نازانم هەڵەیەکم نەکردووە. بەخوا دوای ڕۆیشتم و لە خۆیم پرسی وتم باشە پێم بڵێ من چاڵەیەکم کردووە لە منەدەی. باوەڕەکەن خۆشی نێزانی بۆچی. خاتومە لە حەتا قەوی فەرمو سەرەی تۆیە. ببورن.
لی خۆش نەبێ ببوورە سیرکە لی خۆشببی هیچ شتێک ناگۆڕێ بێ و هۆفێر لە خۆت مەکە لە ناکاو چاوەکان دەکەیتەوە گەیشتووی بە تەمەنی من چەند مناڵک لە دەور و پشتە ئەسوورێنەوە دوای لەبەر ئەوە ناچاری ئارام بگری دڵنیا بە لەوەی ئەویش لە لێدانت بەردەوامە بێت و تۆش ناتوانانی شتێ بڵێ وەکو وتم نەکەی لی خۆشببی. سەلام بەخێر بی من ئەمێش کات لە مێردەکەم بکەم پێویستە چی بکەم؟ سیامەکی ڕوودانی سکاڵا لەسەر تۆمار کراوە چ خەبەرە لێرە؟ قفڵی دەرگاکە گۆڕاوە ئەمە ئیشی دایکمە ئەوە چییە؟ مەگەر عاقڵ نەبووی؟ چیتەوێ؟ سڵاو دەردی بێدەرمان چیتەوێ؟ یانی چی دەوێ دایکە ئێرە ماڵی ئەوە ماڵی خۆیەتی با لەگەڵ مێردەکەی بێتەوە کە لەوە زیاتر تووڕە مەکە بڕۆون بە لەبەر چاوم من ئەگەر ڕێگە بەو نەدەم بێتە ژوورەوە تۆچی تا ڕێگەت پێ بدەم لێرە بڕۆن دای من خۆمەزانم چی لەگەڵ دەکەم لێیان گەڕێبێنە ژوورەوە بەسە ئیتر ئەوەندە کچی خەڵک ئەزیەت مەدەن کچی خەڵک؟ ئەی ئێمە کچی خەڵکی نەبووین؟ یانی تەنها ئەو کچی خەڵکیە؟ هیچ کاتێک بیرم ناچێ لێت خۆش نابم بە سیامەکەوە دووجیان بووم تۆش هەموو ڕۆژێک ئاهاتی و لە منت ئەدا ئەو کاتە نیوەی تەمەنی کچی خەڵکیم هەبوو ئەو کاتێ من لێم ئەدای هیچ شتێکی خراپ ڕووی نادا بەڵام تۆ ئێستا ئەزانی ژنەکان هەمویان هارن پۆلیست بۆ ئەهێنن چۆن شت ڕووی نادا ڕوویەدا تۆ تێنەهەگەشتی پێی بڵێ بێتە ژوورەوە هەرچێکێوێ بیبات و لێرە ون بێت بۆ هەستە با منی یارمەتیت بدە دەست خۆش بێ بۆچی هاتوونەتەوە بۆ ئەم ماڵە چیتانەوێ؟ وازی لێبێنە دایکە ئێستا کار گەیشتۆتە ئەو ڕادەیەی کوڕەکەم بنێریتە زیندان دایکە با بڕوا لە کوڕەکەم خۆش بێ بگەڕێتەوە ماڵی خۆی کام ماڵە؟ تۆ ئێرە ناو ئەنەی ماڵ؟ ئاگری ئەم ماڵە هەمووی بەهۆی تۆوەیە بڵێ یانی ئێرە پێشتر گوڵستان بوو ئەوە تۆ بووی ئەم پاروە شومەت خستە ناو ئەم ماڵە دەستی پێ کردەوە کام پاروە شومە خێزانی ئێمە وێرانە بە ئەو بێدەنگ بە وا بیر نەکەوێ پێڵاو جلت لەبەر کردە بووی بە مرۆڤێکی نەکبەت بەڵێ تۆ ڕاست دەکەیت من هەر لە سەرەتاوە نۆکەری تۆ بووم تەمەنێک لەبەر ئێوە سوتام و ئارامم گرت نۆکەرێکی بە خدڕەش بڕۆ دەستم لێمەدا چیڵیت تەمەنێک منداڵ گەورەکە و دوای تووشیم ئاژەڵە بێت دایکە بڕۆ وازم لێ بێنە من نامەوێ گوێم لە هیچی تر بێت تێگەیشتی وازم لێ بێنە دایکە گوێ بگرە یەکجار گوێم لێ بگرە بزانە من چیت پێڵێم تۆ هەتاکەیەتەوێ ئەو کارانە بکەی ها دایکە گیان لەوە تێبگە کوڕەکەی تۆ خۆی شێت کردووە تۆ سەیرێکی خۆت بکە ژیانی منیش ببینە ئێوە چ جۆرە خێزانێکن ساڵە و ساڵ لە کچە گەورەکەتان ناپرسنەوە هەی بەدبەختینە بەسیکەن ئەوە چییە؟ ئەوەی سیا بۆ کچەی ئەکات دۆستقاڵێک نییە لەوەی کە باوکت بە منی کردووە دیسان هەمووە وازم لێ بهێنانایە تاوەکو لە ژێر دەستی باوکتان زەلی لەبوون و ئەمەردن قسەکانت هەموو دووبارەن کەناڵەکەی بگۆڕە ها ئەوە گۆڕیم تا بە زەلیلی بمریت بە زەلیلی مردوم بەڵام ئاگاتان لێ نییە هەمووتان زۆر بێنمەکەن کوا قەدری قوربانی دانەکانی من کوا قەدری ئەو ناخۆشیانەی کە بینی ومە کوا گەنجی تۆڵ بووی من کوا هەموو تەمەنم لە پێناو ئێوەدانا قۆڕ بەسەری من کوا ئەو گەنجەی لەبەر خاتری ئێوە لە دەستمدا وا باشترە تا لە دەست دەرنەچۆ کارێ بکەین و ئەو کچە بگەڕێتەوە سەر ماڵ و ژیانی خۆی کام ماڵ و ژیانە ناتوانین دەرێ بکەین ئەتوانین تۆ بۆچی خوژنەکانە گرتووە ئەوە تۆ چیەڵێ ئەو خوشکی تۆی لێ گەڕە با قسەکانی دڵی بکات باشە با بچم زانم قسەی ئاخیری چییە دانی شەبابە هەر شتێک دەبێ خۆت دەکەیت بە شێر لێمان منی ئێستا زۆر گۆڕە هەر وەکو ئەوەیە کە کچی من نەبێ دڵڕاق بووە بە جۆری سەری مرۆڤەکانەکەوەکەوەی دایک و باوکیان کوشتە بێ بۆ نەتان کوشتووە بۆ ئێمە دەتوانین چی بکەین هیچ وازە و سەرسەریە بێنم با لە زیندانا بڕزێ بە جەهەنەم لەسەر تۆ حساب نییە مناڵ هەر ڕۆژە لێ بمێنێتەوە پیلانە زیاترمان بۆ داهانێ ئەم بەیانە تەلەفۆنی کردەوە ئەو ئەڵێ من لێ خۆش نابم هەستە بڕۆ خێرا بۆمان کە بابزانم چ دەردێکی هەیە هەستە
تۆ نازانی دەردم چێوانیە؟ من کێم موڕات چه حەقێکم هەیە لەم ژیانە؟ یانی لەبەر ئەوەی سمێڵم نییە ئەبێ هەمیشە لێم بدرێ؟ جنێوم پێ بدرێ؟ بەسە ئیتر ناتوانم. گەر خۆشم بگژم جارێکی تر ناچمەوە بۆ ئەو ماڵە. کوفر مەکە و با قسەی لەوە گەورەتر لە دەمت دەرنەچێ. هەر چۆنێ قسەم کرد کۆتایەکی هەر لێدان بوو. لێم گەڕێبە تۆزە قسەی گەورەتر بکەم بەڵکو شتێک بگۆڕێت. خەیاڵە ئاسوودە بێ هیچ شتێک ڕوو نادا. ئێستا کە یاسا لە پشتی منە. هەرو یاسایی کە تۆ باسەکەی بە دوو قسە ئەم دیوە دگەڕێنێتەوە بۆ لای. مێشکە لەکوێیە؟ تۆ مەیەڵە بمگەڕێنێتەوە. بەناخێری گیانت برامی. وەرە ئەڵێم ئاقڵ بە و بڕۆ لێی خۆش بە. ئەگەر نا لێ خۆشبوونە لێ وەرەگرین. چۆنی؟ لێمەئی کاکە؟ باوکم ڕاستەکە. تۆی تر مەلیەکەی خوشکی من نیت. بێگومان کە نیم. ئەو مەلەی ئەو پەڕی دوو قسە و دوو شەقی لە براکەی وەرەگرت ئەیوانیە؟ ئەو مەلەی ئەو گەیشتۆتە ئێسقانی. ئاهی دایکێت گرێک چەکەم. زیاتر لەوەش؟ شوت پێکرویستی خۆت بوو. لەبیر چووە؟ عاشقیەوە ماشقیەوەم. حاڵم خراپە موڕات. لە جێگای ئەو هەموو ئامۆژگاری و تۆمەتە لێم گەڕێ بە قسەکانم بکەم. با خۆم خاڵی بکەمەوە. وەرە تۆزێک لە باوەشم بگرە. نازم هەڵگرە. ئەتوانی وەکو مناڵیمان بە دۆردون بانگم بکەی؟ شتی وا نازانێ. تۆ قسەمەکە. چەند ڕۆژێکی ترمارە بڕینی براکەتە. ئەتەوێ خەڵک لە پشتمانەوە قسە بکەن و بڵێن زاواکەیان لە زیندانە. کچێکی باش بە و بڕۆ لێی خۆش ببە. دواتریش بەیەکەوە دادەنیشین و هەندێک قسە دەکەین. مەرجم هەیە. چ مەرجێکت هەیە بڵێ؟ تەلاق مەوێت. چی؟ تەلاق؟ بەڵێ تەلاق. ئەمە تەلاقیشی وەرگردوایەوە چی؟ دواییەت لێرە ژیانی خۆیە کات. ئەرێ من لەگەڵ تۆ قسەم کردووە ها؟ بۆ لە ماڵە تەنها تۆ توانی قسە بکەی؟ ئێوەش بەسیکەنەوە چیتانە؟ لە بنەماڵی ئێمە تاوەکو ئێستا تەلاقدان نەبووە. ڕسواییە. بەڵام لەم ڕۆ بەدواوە بێت. من ئەگەر ئەم جارە بڕۆمەوە لایەم کوژێت. ڕاوێژکارەکەشم پێی وتم نەلێ خۆش بە نە لەگەڵ یا بژی. وا بیرمەکەرەوە تەلاق کۆتایی کێشەکان بێ. لە کاتی خۆی ئاگەڕێتەوە تۆڵەت لێ کاتەوە پارچە پارچە دەکا. هەر وەکو کچەکەی کەریم ڕوخساری ئەوت بینیوە؟ هەموو ڕۆژێ ئاوات بە مەرگە خوازێ. لێگەڕێ با براکەت ببێ بەزاوە. دواتر قسەی لەسەرەکەین. قسەی لەگەڵ دەکەم و بەڵێنامەی پێپڕ دەکەمەوە. ئەگەر جارێکی تر دەست لێ بەرز بکاتەوە ئەوە خۆم دەینێرم بۆ گۆڕستان. نا کاغەزی لێ وەرمەگرە. تەلاقی لێ وەرگرە. ئێستا ئەتوانن. ئەگەر ئەم جاریان توانی لێت بدات خۆم تەلاقی لێ وەردەگرم بۆ. گەر پێ لە بەڵێنەکانی خۆتان بنێت بەخوا خۆمە کوژم. باش ئێمە ڕازی. باشە لێی خۆشە بم. بەڕاستی حیفە کچێک بە کۆمەڵە هیوا و ئاواتەوە پێ بنێتە ماڵەکەی تۆ وە بەو جۆرە ناومێت بێت و ورد ببێ. لە ڕاستیا بەدەست خۆم نییە کە بیری لێکەمەوە خۆشم نازانم چیەکەم. ئەوەندە خۆشمەوێت. ئەوەندە خۆشمەوەی کە کاتێکە سیرتەکەن کاتێک گاڵتەت لەگەڵەکەن وا بیرەکەمەوە کە خەریکە دەست درێژەکەنە سەر ماڵی من. ئیتر نازانم چیەکەم. بەخوای تر دەسە لێ بەرز ناکەمەوە. بەخوای تر هەموو شتێک کۆتاییەت. تەنها با بڕێنەوە. دەستکاری مۆبایلەکەشم ناکەی. بە چاوان لە ماڵەوە زیندانیم ناکەی. ئەڕۆم بۆ درومانیش. ئەوەشیان باشە. جنێویش نایەیت. هیچ جنێوێک ناموسی بێیان غەیری ناموسی. تەمەنم 6 ساڵ بوو. ڕۆژێک ڕۆشتم نان بکڕم. هەمیشە منم کڕی. کەش و هەوا زۆر سارد بوو.
گەشتمە نانەواکە بینیم پارەم پێ نییە هەرچەند بە دوای پارەکەی ئەگەڕام ڕۆشتمە سەرەوە هاتمە خوارەوە هەر نەمدۆزیەوە پارەکەم نەدۆزیەوە ڕۆشتمەوە ماڵەوە بە باوکم وت ئەوێش لێیدام خراپ لێیدام ئەوەندە خراپ لێیدام دەستم شکە ئەگەر حەزی کرد لێم با لەبەرەوەی پارەکەم ون کردووە ئەوە هیچ کێشە نییە بەڵام لەو ڕۆژە بەدووە خۆشم ناویست ئەویش تێگەشت و زیاتری لێدام تۆش من نەخۆش ناوێ بیگرە لەسەر ڕێگا بۆم کڕیت وەرە با لە سەرەتەوە دەست پێ بکەینەوە هەموو شتێک لە بیرکەین ئەسڵەن وابزانە کە ڕۆژی یەکەمە بەیەکەوەین تیاماوم کەچی دەستی خسۆتە ناو ژیانی تایبەتی منەوە مەلی بنە ماڵەکەت کە ئەو کارانە ناکەن خۆت پێم بڵێ لە کۆتاییە خۆم هەری دۆزمەوە مەلی تۆ تەنها ماڵی منیت مەگەر من بمرم تۆ لە دەست من ڕزگارت بێ هەشت و نیوە سیە هەستە لە بەری کە درەنگە با یاریەکە تەواو بێ ڕۆین تۆ چایەک لێنێ ساعتی دیگر بازی جذاب آغاز خواهد شد از مرحله یک چهارم که واقعا پی تیم هست که در این مرحله به هم خوردن خیلی دوست داشتن این بازی در فینال ببینن اما به شکل جدول طوری بود که این دو تیم به هم خوردن اما امروز ئەو سەعات لە نۆش تێپەڕیوە مارە بڕینی براکەمە با کاتی زیادکراویش تەواو بێت 15 دقیقە و دوای ڕۆین خۆزگە لێمی ئەیە ئاغا ڕەیسی زۆر دەمێکە دەستی لێ بەرز نەکردومەتەوە بەڵام هەنێک هەڵسوکەوتەکە کە ناوترێن هەنێکات ئەسڵەن قسە ناکە گرنگیم پێ نایەت حاڵم هیچ باش نییە تۆ شۆک و برام وایت بەخوا برایەتیەکت بۆ کردوم ئەسڵەن براکەشم بۆی نەکردوم منیش وا بیرەکەم و خەریکە شتێک ڕوئایەت بەیانی کەسییا ڕۆژ بیرم کردەوە کە من لەم ژیانە ئاغای ڕێسی وا بیرەکەم و ئیتر من جێگەم لەم ژیانەیە نییە ئەو ئیتر لە من نایەت بەڵام کە نەفەسیشی بەر منەکەوێ خەریکە شێتە بم حاڵم تێکەچێت قسەی زۆر مەکە ئەری و تۆ چەند جارێکە جەڕەسەکەی ئەگەر تۆ بڵێ لێم جوانە بەڵێ پەیوەندیت پێوە بکەم ئەخوات لەگەڵ چۆنی تۆ باشی زۆر باش دیسان ئەو بوو ئینتەرنێت نەماوە نا با بە پاسوەردەکەی گۆڕیوە پاسوەردەکەیم پێ بڵێ نازانم خۆ بەم نیش ناڵێت وای ئەمە چ سەر و شقڵەکە هەستە کەمێ خۆت کۆ بکەوە با بچینە دەرەوە نا با بە من تاقەتم نییە پەردەکانت بۆچی داداوەتەوە دڵم تەنگ بوو قاوەخانەیەکی خۆش هەیە بڕۆین بۆ ئەوێ پێی ئەڵێن لاک چێری ئەمەوێ بتبەم بۆ ئەوێ تۆ دڵت بۆ حاڵی منە سووتێ ها وایە لەبەر چی بۆچی ئەوەنە من لەگەڵ خۆتە بیتە دەرەوە بۆ ئەوی باشتر بیت پێم بڵێ چووی بۆ بازار نا بابە ئەیدە هەستەی تر ئەگەر لە بەرسیانایت ئێستا تەلەفۆنی بۆ کەم و ڕازی یەکەم ئەتێ بێتە ئەوێ دووبارە ڕسوامان کە نایەت لەگەڵ ڕەزا ڕۆیشتۆ بۆ کەرەج
زۆر جوانە سیر کە چەند شوێنێکی خۆشم بۆ هەڵبژاردووی ئێستا ڕاستماکەت لە نیستا پۆستەکەم یەک دنیا لایکت بۆ بێ وێنەی هاوڕەکەتت لایە؟ لامە بەڵام پێت پیشان نادەمە تاوەکو کاتی خۆی دێت باشە تۆ ناترسی؟ نا ئاگداری خۆمم مەگەر تۆ ئاشکرام بکەیت خۆ ئاشکرام ناکەی باشە کۆتایەکەی چێ بێ ڕووناکی لە پشت هەور نامێنێتەوە ئەمێنێتەوە من خۆم بینیومە نایەر ئەگەر پێت بزانن خراپت بەسەرهێنن ناهێڵم بگات هاوڕاتەیە ئەوەی تۆ ئەیکی ناوی خیانەتە ناخیانەت نییە ئێمە بە شێوەیەک لەگەڵ یەکتر هاودەردین کە زۆر بەجوانی لە یەکتر تێدەگەین یەکتر ناسینی ئێمەش هەر بە دەردە دڵ دەستی پێکرد دواتری ژوردە وردە لەگەڵ یەکڕاهاتین شتێکت پێ بڵم باوەڕم پێەکەی چەند چیرۆکێکی درۆم بۆ خۆم دروست کرا تاوەکو بتوانم لەگەڵ ئەو دابنیشم سوێن بەخوا لەو کاتەوەی کە ئەو چۆتە ناو دڵی منەوە ژیانیشم زۆر خۆشەوێت زۆرتر خۆشتەوێ یان شەرمەزاری نازانم من دڵم لە ئەو نایشێت لەبەرەوەی هەرچیەکم بۆیێت بۆم دەکات هەمیشە پێم دەڵێت بە قوربانی تۆ بم بۆ تۆ دەمرم غیرەشم لەیەکە سەرەتاوا بیرم دەکردەوە هەر ئەوەی لە نێوانماندا هەیە بەسە بەڵام ئێساوام لێ هاتووە کە دەمەوێت شەو ڕۆژ بەیەکەوە بین بەڵام ئەو دەڵێت نابێ ئێستا کاتی ئەوە نییە ئەزانی حەڵی ئێمە تۆزە جیاوازە پەیوەندیەکەمان جۆرەکی دیکەیە نەیەر پەیوەندی ئێوە هیچ جیاوازێکی نییە خیانەتە ئێمە خراپەمان بۆ هیچ کەس نییە تەنها ئەمانەوەی کەمێک دڵخۆش بین گەر هەموو کەسێ وەک تۆ بیر بکات و هیچ شتێک لە جێ خۆی نامێنێتەوە ڕەزا هیچ کاتێک نەیزانی وەژن چییە قسەیەکم لەگەڵ ناکات تا ئێستا نەمبینیوە ڕۆژێک دیارەکیشم بۆ بکرێ تەنیا منی خۆشەوێت خۆزگە کاتێ شەوانە لە ماڵی باوکی هاتەوە تۆ سەر و شکلی ئەو دەبینی چی لێ بکەم باشە ئەو قسانە بۆچی بۆ تۆکەم چییە خۆی دێ خێرە داوای بکە نا پێم بڵێ گوێگرم ڕەزا تا ئێستا هەر شتێکی کرد بێ قەت پرسی بە من نەکردووە بەڵام ئەو بیەوێ بچووکترین شت بۆ مناڵێ بکرێ دێت و وای نەیەر مەگەر ژن و ماڵ و مناڵی هەیە بەڵام باوەڕ بکە لەوەتی ئێمە لەگەڵ یەکتر داین و قسە لەگەڵ یەک دەکەین ئەوان بینیان خۆشتر بووە ناسیاوە نەیەر ئەگەر بزانن دوو بنەماڵە لە یەکە ترازێت ئەو کاتە تۆ چیەکەیت دەی با بترازێت بۆ کەس بیر لە من ناکاتەوە تا من بیر لە ئەوان بکەمەوە بۆ نمونە هەر خودی خۆت عاشقی براکەی من بووی و ڕۆیشتی بووی بە خێزانی ئەی من چی کابرا هاتە داوای من بەیانیەکەی مارە بڕیم بۆ دوو بەیانی گواستنەوە بوو دەیگەر ئەوەنە ئەزێتە کێشی تەلاقی لێ وەربگرە و شوو بۆ بکە باشە من تەلاق وەرەگرم تۆش بڕەوە شێتخانەیە دەی بە ئەوش خێزانەکەی تەلاق بۆ بێ لەگەڵ تۆ یا بژی باش بەرنامەی ئایندە کچی ئاخر من چۆن قوربانی ئەوە نەبم ها تۆ سیرکە لە بەیانیەوە دەجارە پەیوەندی پێوە کردوم ئەلو سڵاو باشە ڕاستمەکەم لە ڤایبەر بۆ بنێرە من زیاتر بۆ ڕۆژی لە دایکبوون و دیاری کڕیوە پیرۆستان بێ بەخۆشی زۆر سپاس بەخێر بێ پیرۆستان بێت ئەوانە بگرێ لە مەتبەخەکە داینێ فەرموون سڵاو بەخێر پیرۆستان بێ بەدڵی خۆش زۆر سپاس ئەزیێتان کێشاوە بەخێر بن یاخڕەنگی شاتین ببوو ناکێشەنی چێڵی بەهاتنی من بۆ ئێرە دڵخۆش دوای خۆشەکەین زۆر بێماریفەتی هیچی پێنەڵی ها نابا بە ناوازی لێ بێنە بەخێر بنی پیرۆستان بێ بەدڵی خۆش سلام علیکم چۆنی قوربان سڵاو سلام علیکم باشی دایە هیچ قسەیەک نەکەیت سلام علیکم لە جوانم کێ بووی کڕێویت باشە قوربان بەخێر بێ نەخوا سڵاو لێوەش سڵاو من ڕۆم چایەکانە هێنم وەرە بم بە بۆ تەوالێت ڕازە چەند جوان خواردنت لێ ناوە خواردنی زۆر خۆشم ئامادە کردووە هەمویان بە دڵیان دەبێت ئاها سیرکە قورمە سەبزیشم دروست کردووە ڕازە هەستە ئەو چایە ببە بۆ میوانەکان ئافەری کچی وەرە بینی و تەچی بۆ کڕیوم پیرۆزت بێ دوێ لێ شەو بە پۆستە بووی ناردم دانەیەکی بۆ خۆی کڕیوە و دانەیەکیش بۆ من ئەمەوێ مۆبایلە کۆنەکەی خۆشم بدەم بە تۆ ڕاوەستە بابەیەکەوە وێنەیەکی زۆر جوان بگرین پێ بکەنە وای وایە بینم براکەم مۆبایلی تازەی بۆ کڕیوی کو ئێمە بەختی وامان هەیە مەگەر براکەی تۆ لەو جۆرەشتانە ئازانێ ئەمە کەمێک گران نییە ئەمە ڕێک وەک ئەوەی مەسعودە نا ئەگەر ڕێکخستنت بۆی نەکردووە بە مەسعود دەڵێن بیکات نا بابا ئەزێت من چێشە ئەزێتی چی زۆر خۆشحاڵی شەبم
مەسعود بەڵێ بەڵێ مۆبایلە نوێیەکەی نەیەری وەکو ئەوەی تۆ وایە ئەتوانی ڕێخستنی بۆ بکەی؟ بەڵێ ئەتوانم ئەو کارە بکەم بەڵام دوای ناخواردن شیرینیەکە بەمە زیزەکەم بەڵێ دەستەکانە خۆش بێ نێر خانم ئەو قورمە سەبزیەش تێ بکە کە دڵی ئەمەت پێشێت کرد بەچاوان من ئەڕۆم قورمە سەبزیەکە شتەیەکەم ئەرێ مۆبایلە تازە کڕیوە دوێنێ شەو بە یانیەوە دیارە ئەڵێم کەمێک لە یەکتر ناچین وا تا سوتفەیە باشە پەیوەندیت پێ واکەمەوە خۆ حافیز سیا ها ئەتوام لەگەڵ نێر ئەمڕۆ بچم بۆ شت کڕین ئێستا ڕێن بۆ کەرەج هەر شتێکە پێویست بخۆم بۆ تەکڕم من کە نامێ هیچ شتێک بکڕم ئەوم بۆ داخە بۆ ڕۆژی لەدایکبوونی ئەمانەی بچین ئەو ڕێستۆرانتی کە تازە کراوەتەوە نەیەر من زۆر بەپەرۆشم بەخوا نیگەرانی تۆم تۆ زەکبیر لە زەری بکەوە ژنێکی زۆر باشە مەسعود لەگەڵ زەری هیچ دڵی خۆش نییە بچینە ئەوێ بەڵێ من ئەڵم زەری گوناحە تۆ هەر بیریشی لێ ناکەیتەوە ئای تۆ منت کوشت با ئێمە لە یەکتر تێبکەین دواتر بە یەکەوە ڕاکەین وەڵڵا زەریش ناتوانێت هیچ کارێک بکات ئیقامەش وەرەگرین ئەڵێن لە ترسی گیانی خۆمان هاتووە بۆ ئاسانیە بەڵێ پرسیارم کردووە منیش لەگەڵ خۆتانە بن بۆچینە بەخوا پلانی منیش هەر ئەوەیە ئەو خۆەتی بەڕاستی زۆرزانی من لەگەڵ مەلیم یانی چی درۆکەی زەرد ئەو ڕەنگەم لێ دێت لەکوێی من ناتبینم ئۆ سیرکە چێ لێرەیە تۆ چاپێکەوتنت لەگەڵی هەبوو درۆم لەگەڵ مەکە نا بابا ئەمڕۆ لە دایکبوون مەویستیەتی سوپرایزێکم بۆ بکە سڵاوتان لەبێت چۆنن باشە مەلی خانم تۆ چۆنی ئێوە باشن سپاس ماڵەوە باشن هیچتان داوا نەکردەوە بەیەکەوە داوای شتێک بکەین بەڵێ فەرموو حەز لەمانە نییە؟ نا من تێرم ئێوە فەرموون ئەمەیان بۆ تۆیە دەستەکانە خۆش بێت فەرموو دایبی خۆ بەخوا خەریکە بە هەڵە بیرەکەیتەوە سیا کاکە مەسعود تو ئەو خوا تۆ شتێکی پێ بڵێ سیا با بۆتی ڕۆن بکەمەوە ئەگەر کەسێک گوێ لە دەنگی من هەیە بە ئاغای ڕێستی بڵێن پەیوەندیم پێوە بکە ئاغای ڕێستی تو خوا یارمەتیم بن هاوڕێکت بەجێهێشتی کەواتە منیش ئەو قسە لەگەڵ چێ کرد پێم بڵێ قسە لەگەڵ چێ کرد دێتەن بە بیاوڕی بێنە چێ ئەلو کەواتە تۆ حرامزادەی کە فێرێکی چی بکات دۆستە دێتر بێتی بیاتەم ڕۆبیە جۆ بگرە من ناو نیشانەکە تێمێ وەرە بۆ ئێرە باشە و کارە بکە ئەلو خان بێتە قەوی ئاغای ڕێسی چی ڕوویداوە لێمدا تۆڵێ چی خۆت باشیت ئێوە ئێستا زانە نەچوێت ناجوڵێتەوە ناونیشانی ئەوێ بدەرێ ناونیشانەکە خانم کوش
سڵاو سڵاو لە تۆش خاتون. ببورن ئەم شەمەندە فەراچێ بۆ کوێ؟ تۆ ئەتەوێ بۆ کۆ بڕۆی؟ ئێوە مۆبایلتان لایە؟ بەڵێ بەڵێ. ئەتوانم یەک دەقە مۆبایلەکەت بەکار بێنم؟ ئاخرەوەی خۆم شکاوە کار ناکە. ئەتوانم سێرێکی بکەم؟ خۆ هیچی نییە تەنیا کوژاوەتەوە. من مەلی تەقەویم. تکاکەم بە ئاغای ڕێیسی بڵم پەیوەندیم پێوە بکە. خانم پێویستە بە یارمەتی نییە؟ نەیەر لەکوێی؟ تۆ لەکوێی؟ چی بووە؟ ئەم هەموو تەلەفۆنەکەم بۆ جواب نادەیتەوە. نازانم. لێمدا. لێتدا؟ لەکوێ؟ سیا لەکوێ لەگەڵ تۆ نییە؟ نا. ئەی لەکوێیە؟ نازانم. خۆ هیچت پێ نەوتوە؟ نا. کەواتە نەیزانی؟ نازانم نا. منیش وەکو تۆ شۆک بووم نەمەزانی چی بکەم. خەری کەچمە ماڵەوە پاسپۆرت و شتەکانم هەڵەگرم. دواتر پەیوەندیت پێوە ئاکەمەوە. ئێستا دایاخەمەوە. باش. ئاوی سارد، ساردی، کێک. بەڕێزێک پەرداخاو بە منەیەیت؟ بەسەر چاو. یەک پەرداخەو ئەگەر گەرمیش بێ کێشە نییە. پارەت پێ نییە؟ باشە. با عیدی خۆم بێت. ئاوی سارد. ئەلۆ مەلی تۆ بۆچی ئەگریەیت؟ چی بووە مەلی گیان؟ مەلی مۆبایلەکە بدە بۆ من. مەلی گیان مڕاتم چیە دیسان لێ داوی؟ تاقانەکەم ئەم جارەیە وەکو پۆڵایەک لە پشتە بم. پۆڵای نەدەم. لار شوێنێکی پێم بڵە با بێمە دواتە. براکەم ئیتر زۆر درەنگە بۆ ئەوە. قەرە بۆ یەکەمەوە تۆ تەنها پێم بڵە لەکوێی. ئەلۆ ئەلۆ ئاغای ڕێیسی من. سڵاو خانم چەند خۆشحاڵم کوێ لە دەنگە دەبێت. ئێستا ئێوە باشە؟ پێم بڵێ لەوێ چی ڕوویدا؟ خانمی تەقەوی کوێ دەدەچی من هەیە؟ ئێوە ئێستا سانە دەچوێن؟ نازانم. تکایە مۆبایلەکەت بەکراوەی بهێڵەوە. بە سووترین کار شوێنەکە دەدۆزینەوە. خانم بلیتەکەت پێم نییە. فەرموو تکایە. ئەکرێت بهێڵن لێرە بمێنمەوە؟ خانم بەرپرسیارەتی هەیە. بەڕێزم تکاتان لێکم. باشە فەرموو دانیشە با بچم قسە لەگەڵ بەڕێوەبەر کەم زانم چێڵێ. فەرموو دانیشە. ئاغای ڕێیسی لەسەر خەتماوی؟ بێگومان چۆم لێتە بە زووترین کات یارمەتیت پێگا خانم.
ئێمە شوێنەکەتمان دۆزیەوە. ئیتر یارمەتیم ناوێ. من حەپم خواردو ئاغای ڕئیسی. خانمی تەقەوی، خۆ من بە تۆ وتم یارمەتی دەدەم. ئێوە لەکوێ سەرکەوتن؟ ئەتەوێ بۆ کوێ بڕۆی؟ بە ئەرگ نەبێت ناسنامەکەت. زۆر باشە، ناچارم لە وێزگەی داهاتوودا بدەمە دەستی پۆلیس. ئەکرێت تا وێزگەی داهاتوو من لێرە بمێنمەوە؟ باشە، دەتوانی تا وێزگەی داهاتوو لێرە بمێنیتەوە. ئاغای ڕێیسی من ناچارم دایخەمەوە. ئێستا کاتی ئینکاریکردنیە خانمی تەقەوی. ئینکاری ناکەم. شەحنم پێ نەماوە دایەخەم. دایمەخە خانمی تەقەوی. ئاغای ڕێیسی ئێوە زۆر باشە. لێجێ لەسەر نشینەکە شەحن وەرگرا. سوپاس بۆ یارمەتیدانەکەت ئاغای ڕێیسی. کا دایمەخە خانمی تەقەوی. خواحافیز. مۆبایلەکەت مەخوسێنەرەوە. بەڵێ بینیومە، ئێستا لای ئەو بووم. من ئەوم نەئازانی. هەر ئێستا زۆر داوای لێبوردن دەکەم بەسەر چاو. هەر ئێستا خانمی تەقەوی، خانمی تەقەوی، تکات لێ یەکەم دەرگاکەم بکەرەوە. سیرکەم خانمە شتێک بەسەر خۆی هێنێت. بڕۆ تەلەفۆنیان بۆ بکە، بڵێ دکتۆر پەرستار هەرچێک پێویستە بیهێنن بۆ ئێرە. خانم تکات لێ دەکەم دەرگاکە بکەرەوە. خانمی تەقەوی، خانمی تەقەوی، تکاکەم گوێ بگرە خانم، ئێمە هاتوون یارمەتی تۆ بدەین. تکات لێ دەکەم دەرگاکە بکەرەوە. تکا ئەو دەرگا بکەرەوە خانم. ئەلو مەلیکجان، من خەریکاڕم. گوێ لە من بگرە کە دامخستەوە تەلەفۆن بۆ سیاکەم و هەموو شتێکی پێڵێم. بۆ هەر شوێنێک ڕۆیشتم ئاگدار دەکەمەوە. نیگەران مەبە باشە؟ ئاغای ڕئیسی، ئاغای ڕئیسی، ئاغای ڕئیسی، ئاغای ڕئیسی. کسی رو داشتم دیگه در به در نبودم، با غم و غربت و اندوه دیگه هم سفر نبودم. اگه زخم نخورده بودم تو رو باور نمی کردم. توی این حصار پردر با غمت سر بەهێزترین فیلمە دۆبلاژکراوەکان لە ZTV ببینن.
بۆ بڵاوکردنەوەی ڕکلامەکانتان لە کەناڵی زێت پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلەوە 0 396 0800. یەکەم هەنگاو دەستپێکێکی سەرکەوتوو پێگەیاندن و چاودێری تەندروستی پۆلی هاوچەرخ هۆکاری فێربوونی سەردەمیانە باخچەی منداڵان و قوتابخانەی گەشە ڕۆڵەکانتان لە ئامێز دەگرێت بۆ بنیادنانی داهاتووی